بەناوی خی بەخشندە و میهرەبان سڵاوتان نەبێت بینەران و بیسەرانیا زوو خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پامی ڕۆژ هاتینەوە خزمەتان دەخوازین کە بینەری بەرنامەکەمان بۆی کە سوودمەند من لە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان ئازان و خۆشەویستان لە بەرنامی ئەمڕۆماندا سێتەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردون لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەت و ڤیتی و زانیاری ترشمان بۆ ئامادەکردوون لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە کاریگەری خراپەکانی جەنگ دەکەین لەسەر کۆمەلگاوە بزانین ئەو کاریگەری خراپانە چین لەسەر کۆمەلگا بە تایبەتی لە ڕووی دەرونی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی دەبینین لە ئێستادا شەڕی نێوان ئۆکرانیا و رووسایە بەڵام کارگەشتۆتەوەی کە کاریگەریشێ بۆ لەسەر کۆمەلگای کوردی خۆمان کە ئەو شەڕە لە شوێنێکی دیکە و لەوانی پەیوەندی بە وڵاتی ئێمەشەوە نەبێت بەڵام ئەگەر خوا نەخواستە شتێکی لەو بابەتە لە وڵاتی ئێمەدا ڕووبات ئەو کاریگەری خراپانە چین کە دەبێتە هۆی کاریگەری لەسەر کۆمەلگا بە تایبەتی تر لە ڕووی دەرونیەوە کە کاریگەرێکی خراپی دەبێت هاوڵاتیان لە ڕاوکێکی زۆردا دەبن بەگشتی باز لە کاریگەری خراپەکانی جەنگ دەکەین لەسەر کۆمەلگا لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین بۆ پێی کە وردە وردە پێدەنێنە وەرزی بەهار لە بەهاردا لە کوردستان زۆرێک لە وڵاتیان گرنگێکی تایبەت دەدەن بە گیابەهاریەکان زانین ئەم گیابەهاریانە سوودەکانیان چییە و کامانن کە دەبێت هاوڵاتیان بیخۆن و بەکاری بێن چکە پێم وابێت کۆمەڵی گیای بەهاری هەیە کە نابێت بخورێت و باز لەوە دەکەین کە سوودەکانی چین و بە تایبەتی تر باز لەو دەکەین کە ئەم گیابەهاریانە چۆن هەڵبگیرێت چۆن هاوڵاتیان سوودی لێوەربگرن لە تەوری سیمی بەرنامەکەشمان باز لە بابەتێک دەکەین کە لە دەستگای نووری حکمە لەولێر هەستاوە بەکردنەوەی پێشانگایەکی کتێب کە سەدان کتێبی لەو پێشانگایەدا نمایش کردو بۆی زیاتر گەنجان و هاوڵاتیان سوودمەند بن لە کتێب و زانیاریەکان دواتر کە پێکەوت بینەری تەواوی بڕگوباوت و زانیاریەکان دەبین دەستپێک دەچین لای کەشوها بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوها چی بەسەر هاتۆ پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان دەستگای نووری حکمە لە باشووری کوردستان ڕۆژانە و هەفتانە و ساڵانە چەندین چالاکی جۆراجۆر ئەنجام دەدات بۆ زیاتر پەروەردەکردن و خزمەتکردن و زانست و فێرکردنی گەنجان و قوتابیان هەمیشە بەردەوام چالاکی جۆراجۆری دەبێت یەکێکی دیکە لەو چالاکیانیان لە شاری هەولێر ئەنجام داوە کە کردنەوەی پێشانگایەکی کتێبە لەو پێشانگایەدا سەدان کتێبیان نمایش کردو بۆ زیاتر پەرەدان بە توانستی قوتابیان و گەنجان لەو بارەوە ئیمران تەوەرێکی بۆ ئامادەکردن پێکەوە بینەری ئەو تەوەرە تایبەتە دەبین. بەناوی
ناوی خۆی بشتنەوە مێرەبان سڵاوتان لێبێ زان و خۆشەویستان لە نێو پێشەنگای دەستگای نووری حکمەین بۆ کتێب کە پێشەنگایەکی تایبەتیان کردوتەوە بە سەدان کتێبی جۆرا و جۆر و ناونیشانی جۆرا و جۆر مەبەستیانە لە ڕێگای ئەم کتێبخانە و لە ڕێگایم پێشانگایەوە ئاراستەی جەماوەر و خەڵک بکەم بۆ خوێندنەوە بۆ ئەمڕۆ ئێمە لە نێو خودی پێشانگاکەین و مامۆسا سەفیرمان لەگەڵەوەکو سەرپەرشتیاری پێشەنگەکە میوانمانە مامۆسا بەخێربی زۆر خۆشحاڵ زۆر سپاس مامۆسا پێشانگاکەتان لەژێر چ ناونیشانێکە و ئامانستان لەکردنەوەی ئەم پێشانگایەوەکو دەستگای نووری حکمە چییە؟ بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە وەکو دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەر ناوی دەستگایەکەمان و ئامانجەکەمان برەودانە بە ڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگا لەو سۆنگەیەوە کە هەڵساینە بەکردنەوەی ئەو پێشانگای کتێبە بۆ ئەوەی کەوا برەو بدەین بە خوێندنەوە هانی خەڵک بدەین لە خوێندنەوە چ لەو کەسانێکەوە لەو دەستگایە وەکو بەشداربووی خولەکان لەناو ئەو دەستگایەدانە چ خەڵکی بەگشتی لە هەموو چین و توێژەکان بێن سەردانی ئەو پێشانگایە بکەن وەلایەنی ڕۆشنبیریان بەرز بیتەوە وەلایەنی زانستی و معریفیان بەرز بیتەوە چکەوەکو خۆت دەزانی کە خوێندنەوە کلیلی معریفەتە وها پێناسەی کورتی ئەگەر بکەین پێی دەگوترێت کلیلی معریفە کەواتە هەموو زانست و زانیاریەکان دەتوانین برەو پێ بدەین بەهۆی ئەو خوێندنەوە کە ئامرازێکە بۆ بەدەستێنانی زانست و زانیاریەکان تا خوێندنەوە بڵاوتربی لە ناوچینی توێژەکانی کۆمەلگا لە ناو هەر کۆمەلگایەک ئاستی زانیاری ئاستی زانستی ئاستی ڕۆشنبیری بەرز دەبیتەوە ئەو ئامرازە تا ئاسان بکرێت ئەوە بەڕاستی نیشانەی گرنگی پێدانە دەستگایە کەشمان کە الحەمدولله چەندین ساڵە کار دەکا لەو بوارەی ئەوە جاری یەکەمی نییە بەڵکو چەندەمین جارەکە ئەو پێشانگایە دەکاتەوە سوپاس لۆ خودای گەورە و خەڵکەکی باشیش بەپیر ئەو پێشانگایەوە هاتی الحەمدولله باشە دەستگای نووری حکمە یەکەمین جارێتی پێشەنگای کتێب بکاتەوە ئەوە شەشەمین جارە ئەو پێشانگایە سوپاس لۆخوا دەکرێتەوە بەڵام وەکو برێ ساڵانە نەبووە لە دوای یەک ئەو کێشانەی کۆرۆنا ئەوانە ڕوویدایە هەندێک قەتع ڕوویدایە بەڵام ئێستاوە شەشەمین پێشانگایە دەکرێتەوە ئامانستانە لە داهاتووەم پێشەنگایانە بگوازنەوە بۆ لەکەکانتان و لەکەکانتانیش سەرپش کردووە لەوەی کە پێشەنگای شێوە بکەنەوە بەڵێ ئەوانیش سەرپشکن و هەش وە کردیتەوە بە شێوەیەکی بچووکتر و ئامانجیشمانە ئینشاڵە لە داهاتوودا فراوانتری بکەین و لقەکان کە لە سەرتانسەری شار و شارستەکانی کوردستان الحەمدولله لقمان هەیە ئەوانیش ئیهتیمام بەو بوارەی دەدەن چ لەکردنەوەی پێشانگا چ لەکردنەوەی پرۆژە ینی زۆر زارێمە پرۆژەی خوێندنەوەی کتێبمان کردیتەوە چ لە هەولێر وەکو نووسینگەی سەرەکی چ لە شار و شارستەکانی تر کە قوتابیان چین و توێژەکان ئەو کتێبیان خوێندیتەوە دواتر مەسەلا ئیمتیحانیان لێ کردیا و هەدیان وەرگرتیا ئەوەش هەمووی لە پێناو هاندانیاندا لە بۆ زیاتر خوێندنەوە و ئاشنابوونیان زیاتر بە کتێب باشە مامۆستا سەفین دەبێت بزانم چەند دەستگای چاپەمەنی ئێستا لە نێو پێشەنگەکەتان بەشدارە نزیکەی حەفدا دەستگای چاپەمەنی تا 20 چونکە هەندێک دەستگا هەیە بەرهەمی دەستگاکانی تریشیان هێناوە بەرهەم یەک دەستگایان دوو دەستگای هێناوە یعنی نزیکەی 20 دەستگا هەیەکەوە بەرهەمەکانیان لێرە پیشاندا و عەرزیان کردیە سوپاس لۆ خوای گەورە باشە بەرهەمەکان و کتێبەکان زیاتر چوارچیوەیەکیانەیە هەر هەمووی ئاینین یان گرنگیتان بە لایەنەکانی تریش داوە لایەنی ئاینی تێدا بێگومان لایەنە سەرچیەکەیتی بەڵام لایەنەکانی دی بە تایبەتی لایەنی پەروەردەیی زۆر تەرکیزمان لەسەر کردیە لەبەرەوەی هەر وەکو باسمان کردمە دەستگایەکەمان لەسەر بنچینەی پەروەردە و ڕۆشنبیری دامەزرایە زۆر کە ئەمە قسەمان لەگەر کتێبخانەکان کردی و هاتینە بەشداربوونی لەو پێشانگایە پێشەوەی کەوا بێنە ئێرە قسەمان لەگەڵ کردینەکە ئەو کتێبە پەروەردەیانە زیاتر گرنگ پێ بدەن لایەنی زانستی و لایەنی زانستە شەرعیەکان بێگومان لایەنی ئافرەتانی تێدایە بوارەکان زۆرا زۆرن کە و پێشانگایە لە خۆی دەگری بە جێرەی قەبارەی خۆی حەزەکەم بزانم دەستگای نووری حکمە ئامانجی لەکردنەوەی ئەم جۆرە پێشانگایە قازانجە یان چ ئامانجێکی هەیە دەوێت لە ڕێگەیان پێشانگایەوە چی بگەێنێتە کۆمەلگا نەخیر هەر ئەو دەستگایەکی ناحکومی قازانجنەویستە لە ڕێی خێرخوازیەوە و لە ڕێی قوتابیانەوە کە یعنی مەسەن لە ڕێی دیکەوە کە دەعب نەکرێتن سوپاس لۆ خودای گەورە مەبەستی قازانج نییە بەڵکو مەبەستی گەیاندنی پەیامەکەیە لەبەر ئەوە شەکەوە دامان لە زیاتی ئەوەی ئەمە وەکو بڵێ لایەنی مادی لێ قازانج بکەین ناوتومانە ئەوەی بکەنە داشکان لە بۆەوەی لە بۆ خوێنەران زیاتر ئاسان ببیتن ئەو قازانجێمە
پێویستمان وەکو دەرێن نامانەوێت بیکەنە داشکان مەبەستمان زیاتر بەڕاستی ئەوەیە کەوا برە و بدەین بە خوێندنەوە هانی خوێندنەوە بدەین چونکە کۆمەلگا بەڕاستی بە خوێندنەوە پێش دەکەوی ئاستی معریفی و زانستی بەرز دەبیتەوە یعنی هەر وەکو باز دەکرێتن کە دەوترێ وڵاتە پێشکەوتوەکان بەناو یعنی وەکو برێ ئەوها ناو دەبرێ ئەگەر ناو مستەلەحە بەڕەهایی ڕاست نییە کە مە بڵێ وڵاتی پێشکەوت و دواکەوتو لەبەرەوەی ئەو وڵاتانە پێشکەوتون لە هەندێک بواری تەکنەلۆجی و بواری زانستی بەڵام ڕەنگە لە هەندێک بواری کۆمەڵایەتی دواکەوتو بن لەوەوە من ڕێی خۆم وایە کەەوە ئەوە بە مطلقی ڕاست نییە بەڵام لەگەر هەندێش دەبینی بەڕاستی ئەوانە لە خوێندنەوە لە پێشن لەبەر هەندێشەکە لە ڕۆی تەکنەلۆژی لە ڕووی زانستیەوە لە پێشن هەندێک لە وڵاتانە هەیە یعنی وەکوکو هەموو گەڕەکەک میوەفرۆشی لێە دوکانی میوەفرۆشی لێ بەو شێوەیە هەموو گەڕەکەک کتێبخانەی لێە لەبەرەوەی بوویتە ڕۆشنبیریەک لە ناو خەڵکەکەی خەڵک بە دوای کتێبەوەیە یان لە کاتی ڕۆیشتن لە کاتی هاتن لە هەموو کاتەکان لە ناو پاس دەبینی ئەوە کتێب دەخوێنەوە ئەوە زۆر گرینگە کەمە دەمانەوە لەو دەستگایە ئیهتیمامی پێ بدەین ئەوە ببیتە ڕۆشنبیری حەز و خولیای خوێندنەوە زیاد ببیتن و ئەو خوێندنەوێش بەڕاستی وەکو بڵێ ئێستا سەردەمە سەردەمی سۆشیال میدیایە نەبیتە بەدیل سۆشیال میدیا لە بۆ خوێندنەوە لەبەرەوەی من ڕەئیم وایە کە نابیتە بەدیل چونکە سۆشیال میدیا ڕاستە زانیاری و زانستی زۆر تێدا ئەنتەرنێت بەگشتی سۆشیال میدیا بە تایبەتی بەڵام زانستەکانی ڕووکەشین یعنی زانستێکی زۆر و بۆرە بێسەروبەرە بێ سەرچاوێ وەکو برێ لانی ئاسۆیی گرتێ بەڵام زانستایی کە لە ناو کتێب هەیە ئەو معریفەیە کە لە ناو کتێب وەردەگیرێ قوڵی تێدایە سەرچاوی تێدایە وەکو برێک نەوعیەت و کوالێتی بەرزە مامۆستا سەفین بێگومان بەشێک لە بەشداربوونی ئەوەی دەورەکان و خولەکانتان منداڵن ئێوە دەتان هەوێ لای منداڵانم ڕۆشنبیری خوێندنەوە بچێنە لە نێو مێشکان و بەردەوام هانیان دەدەن لەسەر خوێندنەوە لا دەستگاکەتان بەڵێ سوپاس بۆ خۆیان بێجگەلەوەی کامە و پێشانگای کتێبەمان هەیە هەر کتێبخانەشمان هەیە لە ناو نووسنگەی سەرەکی و هەوڵیشماندا لە هەموو لقەکانیش ئەگەر بچووکیش بێ یەک ژووربی کتێبخانەی تێدابی ئەوەش لە پێناوەی ئەو بەشداربووانەی کەوا دێن لە لای ئێمە دەبن لە ساڵی بەبەردەوامی بە تایبەتی لە چینی منداڵان چینی نەوجەوانان کە لە کچان و کوڕان سەردانمان دەکەن ئەوانە نزیک بنەوە لە خوێندنەوە ئەو کتێبانیان پێ دەدەین لە کتێبخانە دەیبەنەوە ماڵ بە هەفتە دەیخوێنەوە دەیگەڕێنەوە و ئەو پێشانگایش دیسان زیاتر وەکو برێ تەشجیعکردن و هاندانێکی زیاتری تێدایە کە دێن دەگەڕێن یعنی هەتا ئەو منداڵانە کەوا دێن لە بۆ خولەکان لە لای ئێمە یەک لەوانەکانمان تەرخان کردیا بیانهێنین لەو پێشانگایە لەگەر مامۆستایەکانیان بگەڕێن و ئەو کتێبانە دەبینن سوپاس بۆ خۆیانی دەبینی وەڵامدانەوەی زۆر باشیان هەبووە تەشجیعی باشیان هەبووە ینی منداڵی وا هەیە گەر چیەمە ئاگاداریمان کردکەوە مەسەلەن لەگەڵ دایک و باوچیان بێنیان وەکو برێ لەگەڵ خۆیان پارە بینن لەوەی کتێبەکان بکڕن بەڵامی وا هەیە منداڵە هەر لە بیری دەچیتن کتێبخانەی وامان هەبووە یەکسەر کتێبی داینێ گوتی ئەگەر حەزت لێبوو لە ماڵێ بخینەوە ئەگەر نابیانی کتێبەکەم پارەکەم لۆ بینە یان کتێبەکەم لۆ بینەوە یعنی ئەوەی وها مووقیفی وا جوان جوانمان دیتیە و منداڵمان دیتێکەوە بەو شێوەیە بەشداربووان ڕێژەی بەشداربووان لە پێشانگەکە چۆن بوو ئەو پلانە و تەوقعەوە داتان نابوو بە مۆزوعەکە چۆن بوو بەشداربووان ڕێژەیە والله الحەمدولله تقریبا لە تەوەقوعی مە زیاتریش بووە لە ئاستی ئەو قەبارەی و وەکو برێ حەزبی ئەو پێشانگایی زیاتر خەڵکەکی زۆر سەردانی مەی کردیە ڕۆژانە بڵێم نزیکەی 800 تا 1000 کەس سەردانی پێشانگاکەمان دەکاتن ینی لە ئاست و لە قەبارەی خۆی ئەوە ڕێژەیەکی بەرزە سوپاس بەخوای گەورە و لە هەموو چین و توێژەکانیشن ینی لە ئافرەتان لە پیاوان لە منداڵان باشە مامۆستا بێگومان جەنابە سەرپەرشتی دەکەی و ینی بەگشتی ئاگداری کە چ جۆرە کتێبێک پڕفرۆشتینن ئەو کتێبانەی کە لە پێشانگەکەیەوە پڕفرۆشتینن چ جۆرە کتێبێکن زیاتر وڵای جۆری زۆرە بەڵام جۆری ینی کتێبی منداڵان زۆرە وەکو برێ پەروەردەیی لایانی منداڵان هەز دەکەیتەوە زۆر دەفرۆشرێتن لایانی کتێبی زانستە شەرعیەکانیش ئەو کتێبانەیەکەوە وەکو برێ کتێبی قەیمن وەکو سەرچاوە ئەوانش دەفرۆشرێن و خەڵک بە دوایانەوەیە باشە لەم هەیە مامۆستا بزانم جەنابەت ئامۆژگاری چێ بۆ گەنجانەی کە ناخوێندنەوەیە ناشنای خوێندنەوەی کتێبنی پێیان بڵێ کتێب خوێندنەوە چیان پێ دەبەخشێت بەڕاستی کتێب خوێندنەوە دەرگایکردنەوەی معریفەتە یعنی ئینسان ئەوەندە زانست و زانیاری کە بەخۆی هەیتی زۆر کەمترە لەوەی کە پێویستە بە کتێب خوێندنەوە دەتوانیتن وەکو برێ بگاتە دەرگای فراوانی زانست و زانیاری
یعنی وەکو یەک لە نووسەران دەرێتن ئینسان کاتێک کە کتێبێک دەخوێنێتەوە وەکو ئەوەیە مێشک و زانست و زانیاری کەسەی دیکە لە بۆ خۆی بگوازیتەوە ئەتوو یەک کەسی بەخۆت بەڵام دەبینی کە کتێبی نووسەر بەرهەمی نووسەرەی دەخوێنیەوە کەسێکی دیکەش ئیزافت خۆت کرد و ئیزافی ئەو زانست و زانیاری خۆت کرد ڕەنگە ئەو کەسە لە ماوەی 70 ساڵی تەمەنی چەندان کتێبی خوێنبیتەوە چەندان مامۆستای هەبی چەندان تەجروبەی لە ژیانی خۆی دیتبی هەستایە پوختەی ئەو تەجروبە و زانست و زانیاری لە دووتوێی کتێبەکی دانایە یان لە دووتوێی چەند کتێبەکی دانایە خۆ بەرهەمی نووسەر هەر چەند کتێبەکە گاتوو ئەو بەرهەمەی ئەو کەسەی دەخوێنیەوە کارنەما بیر و بۆچوونی ئەو کەسەت ئیزافەی ناو بیر و بۆچوونی خۆت کرد لەبەرەوە زۆر گرینگە کە ئەو وەسیلەیە لە بەردەستی ئینسانی و مرۆڤە و دائیمەنیش ئەو کەسانێ وەکو دەڵێ مێشتیان پڕە لە زانست و زانیاری هەم لە ڕووی ژیانیان هەم لە ڕووی هەڵسوکەوتیان لەگەر دەوروبەریان لە هەموو لایەنەکانی ژیانیان سەرکەوتوو دەبن بەڕاستی و هەروەها لە بۆ قیامەتیشیان لە بۆ دواڕۆژیشیان کە ئێمە وەکو مسلمان پێویستە هەم زانستی دنیایی هەم زانستی شەرعی و دواڕۆژی بەدەستبێنین لەسەرمان واجبەکەوە ئەو زانستانێکەوە پێویستە لە ژیانی ڕۆژانەمان بەدی بێنین ئەمە تەماشای ڕابردووی خۆمان بکەینە ئومەتە ئومەتی ئیقڕا بووە ئومەتی خوێندنەوە بووە دەبینیکەوە ئەو زانایانە لە ناو خوێندنەوە و لە ناو کتێبخانە ژیانە کەسێکی وەکو ئیمامی نەوەوی دەڵێت لە 10 ساڵی لە دوکانێ بووم لای بابم کتێبم دەخیندەوە منداڵ ڕایان دەشێشام لە بۆ گەمەی وەها وەکو برێ تەسجی ئەکرابوو لە بۆ خوێندنەوەی ئەمن دەگریان دەبوونە ئەمن لەسەر کتێب خوێندنەوەی خۆم دەبم کەسێکی وەکو ابن خوزەیمەی دەڵێت لە هەموو ڕۆژەکانی ژیانم زۆربەی ڕۆژەکانم هەتا لە ڕۆژی ژن گواستنەوە و لە ڕۆژی جێژنەکانیش ئەمن کتێم هەر خوێندیتەوە یعنی کتێم هەر کردیتەوە ئینسان ئەگەر هەر بشی کاتەوە یەک لاپەڕەش بخینیتەوە خوب بگری بە کتێب خوێندنەوە وەکو ابن قەیم دەڵێ یعنی خۆشویستنی کتێب نەوع خۆشویستنەکە لە زۆری خۆشویستن تونترە یعنی زیاتر ئینسان پێیوە پەیوەست دەبیتن ڕاستە یعنی مامۆستایەوە ئامۆژگاری خەڵک دەکەن کە بخوێنێتەوە و بۆی کە ئەو پیاوە گەورانی لێرچ ئەو نمونانێکی هێناتەوە ابن قەیم و زۆرێک لە هاوشێوەکانی کە ئاوا گەورە بوون و ناویان مایەوە ئێوە بوو دایان خوێندەوە بە بەردەوامی بێگومان ئێستاکەش هەر کەسەکەوە بەڕاستی لە ناو کۆمەلگا بەرز بیتن بەرهەمی زۆر بیتن ئیلا بەرهەمی وەرگرتنی زانست و کتێبە یعنی مستحیلە کەسەکەەوە پێش بکەوی جێی پەنجەی لە ناو مێژوو دیاربی بەهۆی کتێب خوێندنەوە نەبی ئیلا پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام کەوا برێ موعجیزەنە و لەلایەن خوای گەورە وەحییان لەو هاتیە دیار نییە وەکو برێ شتێکیان نەخوێندێتەوە مامۆستایان نەبوو ئەوەش موعجیزەیە کە بەبێ مامۆستا بتوان ئەو کاریگەریە دابنێن بەڵام کەسێکی دیکە لە زانایان لە فەیلسوفان لەوانەی کەوا لە مێژوو جێی پەنجەیان دیارە نابینیەوە کە بێ مامۆستا بێ خوێندنەوە بێ کتێبخانە توانی بیتیان ئەو جێ پەنجەی دابنێت ئێمەش بە هەمان شێوە ئەو ئومەتەی ئێمە بەڕاستی پێویستی بە هەڵسانەوەیە هەڵسانەوەش بە زانست دەبیتن بەوەی دەبیتن کە هەم زانستە دنیایی و ئوخڕەویەکان لێکدی گرێدەی باشە ئەمن مامۆستا دوای دێمە سەرەوە پرسیارەی کە بزانین خوێندنەوە چیمان پێدەگەێنێ بەڵام حەزەکەم بزانمەوە لە بەشداربووەکانی خۆتان کاروەکو باسمان کرد بەشێکیان بەشێکی زۆری منداڵ و نەوجەوانانە ئێوە ئامۆژگاریانەکەن چۆن دەست بە خوێندنەوە بکەنیان ئامۆژگاری بۆ دایک و باوکان چیە چۆن منداڵەکانیان ڕابێنن لەسەر خوێندنەوە سەرەتا ئاشنایەکان بە چ جۆرە کتێبێک زۆر گرینگە ئەو منداڵە بەخۆی بیبەی لە ناو پێشانگایەکی وا لە ناو کتێبخانەی بگەڕێتن بزانین چی سەرنجی ڕادەکێشی زیاتر وایە وێنەداربی کتێبەکی چیرۆک بیتن بزانە ئەو منداڵە حەزی دەسیتە چ بخوێنیتەوە سەرەتایەکەی تەنها ئەو شتانەی بدێ کە بخوێنیتەوە نەنی دایک و باوک با وەکو برێ ئەمری پێنەکە برێ ئەو جۆرەی بخێنەوە لەسەری فەرز نەکاتن نە ئەو بەخۆی چی حەز لێ سەرەتا ئەو بخینیتەوە کە خوێندنەوە بووە کەلتور بووە وەکو برێ ڕۆشنبیری لە لای ئەو منداڵی لەسەرەوە گەورە دەبی ئەو کاتە ئەو کتێبانە دەخوێنیتەوە کە پێویستە لە بۆ ژیانی خۆی لەبەرەوەی سەرەتا پێویستە یانی ئەو کتێبانێکەوە سەرنجڕاکێشن بە وێنە بە چیرۆک بە ڕۆمانیکەوە ئامانجدارن و ئامانجی چاچیان لە پشتەوەیە بەوانە ئینسان بچیتە ناو خوێندنەوە حەزی لە بۆ خوێندنەوە دروستبی پاشان لە بۆ لایانی فکری و زانستی و ئەوانە بڕواکە زیاتر ئاڵۆزی پەیدا دەبێتن لە خوێندنەوە باش ئەمە بۆ منداڵ بۆ گەنجان ئایا خوێندنەوەی هەموو زۆرە کتێبێک سوود بە گەنجان و بە چین و توێژی کۆمەلگا دەگەێنێ ئەم پێویستە ئینسان بەرلەوەی بخوێنێتەوە بزانێ چی دەخوێنێتەوە و هیچ چێ دەیخوێنێتەوە کتێبەکە قسەیەک هەیە باوە دەڵێ هەرچی بخوێنیەوە هەر سوودی چی هەیە ئەمن ئەو لەگەڵ ئەوی ڕەئی نیمەوەکو ڕەئی خۆم لە بەڵێ خوێندنەوە بریتە لە تعبیرە لە مێشتی ئینسانی یعنی هەر کەسە قسەی دەکا قسەی باش و خراپ هەیە
خوێندنەوەش هەر ئەو تعبیرەی مێشکە کە دێتە سەر کاغەز کەواتە ئەوەش باش و خراپی تێدایە مەرجنیە هەرچی دەنووسێ باش بیتن یان هەرچی ئینسان بخوێنیتەوە باش بیتن ئیلا لە بۆ کەسێکەوە پسپۆڕیەکی هەیە هەنجی دەتوانیتن کەوا بتوانانی شیکار بک باشەی دەخوێنیتەوە خراپی دەخوێنێتەوە بەڵام دەتوانانی بزانین چی باشە و چی خراپە ئەوە هەنجی ڕۆشنبیریەکی گشتیە و باشە بەڵام وەکو گەنجان بەڕاستی من لەگەڵ ئەوەی نیمە کە خۆیان لە هەموو جۆرە کتێبێک بدەن هەموو بیرۆکەیەک بخوێنەوە هەموو فکرێک بخوێنەوە دەبی بزان ئەو فکرانە ئامانزداربی زۆر گرینگە گەنجان پێشەنجیان هەبی ئەو کەسانەی کەوا لە مامۆستایان زۆر ئاشنای کتێبن کتێبەکان زۆر دەناسن زۆر خوێنەری کتێبن پرسیان پێ بکەن ڕاوێژیان پێ بکەن چ جۆرە کتێبێک بخوێنەوە پرسکردن لە خوێندنەوەی کتێبێک بەر لەوەی بخوێنیتەوە ئاساییە لە ڕووی خوێندنەوە پرسکا کەسەکە زۆر باشە چونکە ئەو کەسە دەبینی لە ناو کتێب ژایە هیوا هەیە لە منداڵیەوە هەتا 6 ساڵی تەمەنی لە ناو کتێب ژایە هەموو نووسەرەکان دەناسی شێوازی نووسینیان دەناسیتن کاتێکە تو ڕاوێژی پێ دەکەی ئەو دەتگەینیتە ئەو شتێکەوە پێویستە ڕەنگە ئەتوو بە چەند ساڵ بخینەوە هەنجی بگەیە ئەو نەتیجەیە ئامانجێک کە ئەو پێشتر پێگەیشتە بەڵام ئەو نەتیجەی خۆت بە ئاسانی تەسلیم دەکات مامۆستا کەسێک کە بڕوانامەی هەیە هەموو شتێکی هەیە تەنها ناخوێنێتەوە لەگەڵ کەسێک کە دەخوێنێتەوە ئامان شێوە بڕوانامەی هەیە بڕوانامەی زانکۆی و ئەکادمی مەبەستە جیاوازیان هەیە زۆر جیاوازیان هەیە یعنی هیوا هەیە بەڕاستی وەکو برێ بڕوانامە ئەکادیمیەکەی تەنها وەکو شتێکی ڕۆتینی ژیانی وەرگرتیە ئەو کەسەی وەکو حەز ئەو بوارەی کەوا لە ژیانیدا شەهادەی لێ هینایەوە وەکو حەز ئەو بوارەی هەڵبژاردیە ئیلا ئەو کەسە دەخوێنێتەوە یعنی بەوە ڕناوەستی کە لە بواری تەندروستی لە بواری ئەندازیاری لە بواری پەروەردەی هەر بوارەی زانستی یان ئەدەبیە کە شەهادەی لێ هینایەوە بڕوانامەی لێ هەیە بەوە ناوەستی حەزی لێ بخوێنیتەوە دائیم حەزی لێ مناقەشە بکە لەگەڵ ئەو جۆرە کەسانەدا بنیشی بیر و ڕائال و گۆڕ بکە ئەو کەسانە دەبینی لە ژیانیان وەلە گوتنەوەیان سەرکەوتوو دەبن بەڵام ئەو کەسانێکە بڕوانامەیان تەنها وەکو بڕوانامە وەرگرتیا و تاقیکردنەوەیان تەنها کردیە ئەو ڕۆژێک کە تاقیکردنەوەیان کردیە ئەو بابەتێک کە تاقیکردنەوەیان لێ کردیە لە فڕێیاندایە و تازە جارەی دیکە هەتا مردنێ نایبینەوە ئەو کەسانە لە ژیانیان وەلەو بوارێک کەواتەیدانە سەرکەوتوو نابن ئەدیەوەی کە دەخوێنێتەوە طبعا ئەوەی کە دەخوێنێتەوە سەرکەوتوو دەبی ئەتوو کە قسەی دەکاتن کە لە بواری خۆی ممارەسەی ئەو بوارەی خۆی دەکا دەبینی کەەوە کەسێکی سەرکەوتوو دەبینی زۆری پێە لەبەرەوەی خوێندنەوەی هەیە لەبەرەوەی باگراوەن دەچی زانستی و معریفی زۆری لە پشتە هەر ئەوە نییە کەەوە خوێندیتی باش دەمەوێت پێم بڵێ کۆتا پەیامتان لە پێشانگای کتێب پێشانگای کتێبی نووری حکمت چییە و دەتانەوێت چی بە خەڵک سوپاس لەخوای گەورە کە ئەمە وەکو دەستگای نووری حکمە ئیهتیمامەکی زۆرمان بەلایەنی ڕۆشنبیریدایە و چەندان چاپکرا و بەرهەمیشمان هەیە و ئەوەش دەمانەوێت بگەێنین کە ئەو کتێبانەی کەوا پەیامدارن لە ناو کۆمەلگا بڕاو ببیتەوە نەک هەموو جۆرە کتێبێک ئەو کتێبانەی کەوا بەڕاستی گەنجان هان دەدەن لەسەر خوڕەوشتی بەرز و گەنجانیش و هەموو چین و توێژەکانیش دەبی هەوڵ بدەن هەم لە ناو خۆیان هەم لە ناو خێزانەکان لەسەر ئاستی ڕێکخراوەکان هەوڵ بدەن ئەو جۆرە بابەتانە بڵاو بیتەوە لە ناو چین و توێژەکانی کۆمەلگا کە چین و توێژەکان هەم بەرەولایانی پەروەردەیی و خوڕەوشتی بەرز هان دەدەن هەم لە بۆلایانی زانستی هان دەدەن چونکە زۆر گرنگە ئەمە گەنجان و چین و توێژەکان حەزی زانستیان لۆ دروست بکەین نەک زانست ببیتە ڕۆتینێک لە قوتابخانە واتە حەزی بۆ حەزیان بۆ دروستکە نەک زانستیان بەسەر بچەسبێنە چونکە ئەگەر تۆ حەزی بۆ دروستکرد لەوەی ئەو تەنهاوە نەخوێنێتەوە کە تۆ پێی سپاردە بەڵکو زۆر زیاتر بخوێنەوە چەسپاندریشە خۆی لە خۆیدا زۆر زار سلبیە بەسەر کەسێکە شتێک بچەسبێن مامۆستا سەفین زۆر زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان باس بوو لە پێشەنگای کتێبی دەستگای نووری حکمە بۆ هیوایی کە توانیویان ئەوان و ئێمەش سوودێک بەوەی عزیز و خۆشەویست بگەێنین من بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ سپاس بۆ هاوکارمان هێبرانەویر کە لە هەولێرەوە ئەو تۆڕی بە ئامادە کردبووین
خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین و ڤیدیۆکمان ئامادەیە لەسەر کاری خێرخوازی لە شاری پێنجوێن. سەمونخانەیەک هەڵدەستێت بە کارێکی خێرخوازی ئەو سەمونانەی کە دەمێنێتەوە دایدەنێت بۆ ئەو هاوڵاتیانی کە ناتوانن بیکڕن، ئەمەش تەنها بمبستێکی خێر و چاکە بۆ ئەوەی هاوکاری ئەو کەسانە بکە کە ناتوانن بیکڕن یاخود پێویستیانە. دەکرێت ئێمە دڵێکی گەورەمان هەبێ و بە کەمترین شت کە هەمانە ببەخشین، مرجنی هەموو کاتێ بەخشینەکانمان گەورە بێ. بۆ ئێمە کارێکی جوان و ناوازەیە، بابێکەوە بینەری بین. جیاوازی سەموخانەکانی ئێوە ئێرەیەک تەنها ئەوەیە، ئێرە چەندین بەخشراوی تایە، چەندین ماڵە فەقیر و هەژاری تایە. ئێمە بیرۆکێکمان داناوە کە سەرەتاوە من وادم داوە بە خەڵکی پێنجوێن ئەلحەمدوللا 24 سەعاتی دوکانەکەمان هەبێت. وەسپاس بۆخوا خۆشبەختانە 24 کاتژمێر سەمونخانەمان هەیە. ئێواران سەمونەکان کە تەواوە بین، سەمونەخانە خێنە سەر مێز بە مفرەدی بای 1000 بۆ 2000 بۆ 500 دینار. هەندێک کەس هەیە توانای کڕینی سەمونیان نییە ڕاکسۆی وە نەفسەتیشیان ڕێ نادا بە ڕۆژا بێن، بە شەوان دێن سەمونەکانی خۆیانە بن و ئەڕۆن، حەقی خۆیان چەندێک پێویستیان پێ بێت سەمونەکانە بن و ئەڕۆن. سەبارەت بەم سەمونخانەیە بەڕاستی جێی شانازی و فەخرە بۆ پێنجوێن و پێنجوێنیەکان بە هەمومان کە بە شەو ڕۆژکراوەیە، ینی هەموو کاتێک هاتوین کاتەوە دەی شەوێن سەمون هەوەدانراوە لەناو عەلاگایە بەبێەوەی گین بێ خۆمان پارەکە دانێن و ئەڕۆین. ئەمە جێی دەستخۆشیە یاڕبی خوارستی خێران بە و نمونەیان زیابێت لە شارەکەیە. دوای شێوان کارمەندماندا ئانا لێرە، بەڵام متمانەی خەڵکی پێنجوێن وای لێکردوینی سە کارمەندانانێ هەر تەنها عەلاکان جیاکەن و بای 1500 2000 دانێن. خەڵکی پێنجوێن دانیشتوانی پێنجوێن خۆیان بە شەوا دێن سەمونی خۆیانە بن. ئەوانی کە پێویستیان پێبێ دەیبن، پارەدا بنێن یادان لایمە گرنگ نییە. گومان لەوان نیە ئێمە مەسلحەتێکی خۆمانی تایە لێرە سەمونەدانین، بەڵام ئەگەر نەبێ بەڕیایی فی سەبیللاشی تایە، کەسانی چینی هەژاری زۆر تایە یەن لێرە سەمونی خۆیانە بن و دەڕۆن. تەلەفۆنم بۆ هاتووە خۆی نەناساندووە، دوعای خێری بۆ کردوین، وتمانە جەنابەتی وتیتی ئێمە شەوانە دەین سەمون نەبین، توانامان نییە بە ڕۆژا بین نەفسیەتمان ڕێمان پێ نادا، بەڵام بە شەوان دین سەمونی خۆمانە بین دەڕۆین. لە شەو کەوتۆ شەی وا هەیە بۆ نەگەربایی 30000 دابنین، جارە نزیک 15000 بۆ 20000 تایە تاکو 25000 چوار بەلایانی کەمە ڕۆژانە 5000 تا 10000 ئەلحەمدولیلا ڕۆژانە خەڵک دەیبا و پارە دانانێ. ئێمە دوو لقمان هەیە لە پێنجوێن، سەرەتا لە پێنجوێنی خوارەوەداماننا، بەڵام ئەلحەمدولیلا خەڵکی پێنجوێنێمان ڕازی بوون، بیرمان لێ کردەوە لقی دووەم لە پێنجوێنی سەرۆکەینەوە. سوپاس بەخوای گەورە سەمونمان جوانە، سەمونمان ئەمێنێتەوە، مانەوەی سەمونمان هۆکاری جوانی ئاردوو شێوازی شێلانەکەیەتی ئەلحەمدولیلا. دووتان نزیک گوێم لێ ئەبێت یان ئەبیسمیان ئەبینم ئەڵێن سەمونەکان هەر ئەمێنێتەوە، فرۆشرا نەفرۆشرێ خەسارە نا، خۆی ئێمە توانین ڕۆژانە بای ئەوەندە بکەین کە سەرف ئەبێ. خوا خۆی شاید ئێمە فی سەبیللامان تێکردووە تێگەی، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ماڵ بەبەخشین کەم ناکە و گومانیشی تیانە. ئەلحەمدولیلا ئێمە ڕۆژانە سەمون ئەکەین، ڕستمان زیادی کردووە، سوپاس بەخوای گەورە. پێشتر دانیشتوانی قەزای پێنجوێن ئەکەوتە دوای شێوان نەنان نە سەمون نە ئەما لێرە. ئەلحەمدولیلا من سەرەتا ئاماژەم پێکرد بڕیارماندا بۆ 24 کاتژمێری سەمونخانەکەمان هەبێت. ئێستا شەوان هەر کاتێک بێت بێخەمە لەوەی چونکە سەمون هەیە، سەمونەکە ئەبات و ماڵۆم.
دەبەخشین هیچ کات ماڵ و سامان کەم ناکات دەمەش نمونەیەکی جوانی بەخشین بوو کە بینیمان هەروەک خۆی فرۆشیارەکە ئاماژەی پێکرد دوای ئەوەی کە ئەم کارەی کردووە ڕست و ڕۆزی ڕوو لە زیادبوون کردووە ئەمەش بەڵێنێکی خی گەورەیە کە هەر کەسێ ببەخشێت بە سەدان بەرامبەر ئەو پێی دەبەخشێتەوە هیوادارین ئەم جۆرە نمونانە زیاتر بن لە رێمی کوردستاندا و بەخشینەکان ئەگەر کەمیش بن بەڵام هەر جێگەی خۆی دەگرێت بۆی کە هاوڵاتێک تەلەفۆنی بۆ کردو دەڵێت من ڕۆژان نەمتوانیەوە سەبوون بکرم بەڵام لە ڕێگەی ئەم جۆرە کاری ئێوە توانیومە ئاتوانم سەمون هەڵگرم و ڕۆژانە پێداویستی خۆمی پێپڕکەمەوە و پێشکەش بە منداڵەکانی بکەم هیواداری نمونەیان زیاد بێت و خی گەورە زیاتر ڕسق و ڕۆزیان پێ ببەخشێت بەڵای ئازان و خۆشەویستان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە کاریگەریە خراپەکانی جەنگ دەکەین لەسەر کۆمەلگا ئەو لێکەوتانە چین کە دەبێتە هۆی کاریگەری لەسەر کۆمەلگا ئایا جەنگ هەمیشە مایەی خێر و خۆشی دەبێت دوجار کە یاخود لەو نێوەندەشدا کاریگەرێکی خراپی دەبێت لەسەر کۆمەلگا بزانین کۆمەلگا لەم نێوەندەدا دەبێت چۆن تەعامل لەگەڵ ئەم دۆخەیە بکە گفتوگۆ دەکەین لەو بای لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا هێمن عەزیز خوێندکاری ماستەر لە کۆمەڵاسی مامۆستا یان زۆر بەخێر بێت سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ ئێوەش مامۆستا ئەگەر باز لە پەیوەندی نێوان جەنگ و کۆمەلگا بکەین چۆن ئەم پێکەوە گرێبەستی بکەین پێکەوە لێکدانەوەی بۆ بکەین لە نێوان جەنگ و کۆمەلگادا زۆر باشە زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ بەڕێستان بەڕاستی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی مرۆڤایەتی ئەبینین مرۆڤ دایم لە سراع بووە اینجا چی ئەم سراع لەگەڵ ژینگەکەی بوو بێت یاخود لەگەڵ کۆمەلگەکەی یاخود لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵ یا ژیاوە بەڕاستی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای مێژوو دەبینین مرۆڤ دایم لەو سراعە بۆی بتوانێت هێزی خۆی بسەپێنێ بۆی بتوانێت ئەو هێز و توانایی هەیە بیچەسپێنێ و زاڵبێ بەسەر ئەو دەستکەوتانی کە هەیەی بۆی بتوانێت بەردەوامی بەرژیانی خۆی بە ئەگەر ئێمە ئەمە ڕەبەتکەینەوە بە کۆمەلگاوە دەبینین جەنگ دایم لێکەوتی خراپی هەبووە بەهۆی کە یەکەم کاریگەریکی دەرونی هەیە کاریگەریکی بیئی هەیە ژینگەی هەیە کاریگەریکی مرۆڤایەتی و کۆمەڵایەتیش هەیە لەسەر مرۆڤەکان ئەگەر تەسنیف یەک بە یەکەم بکەین بۆ ئەوی لێکەوتەکانی دوجار لە کۆمەلگا چۆن کاریگەریەکانی دروستە بێ چەند دایمەن هۆکارێکە بۆ نەئارامی هۆکارێکە بۆ ئەوەی کە مرۆڤەکان لە شێوازێکی سترێسی بەردەواما بن ئەگەر ئێمە باس لەوە بکەین ئایا جەنگ چییە و بۆچی دروستە بێت جەنگ تاقیکردنەوەی هێز و توانایە تاقیکردنەوەی هێز و توانایە ئەبینین جەنگ بە بەردەوامی لایەک بەسەر لایەکی یازاڵە بێ ئەگەر باسی مێژووی جەنگیش بکەین دەبینین کە مرۆڤەکان بە درێژایی مێژووی خۆیان ئەم سراعە لە بینیانە دروست بووە ئەگەر کۆمەلگای کوردی باسێک لە کۆمەلگای کوردی بکەین دەبینین ئێمە بە بەردەوامی ئەم بەرکەوتەمانەیە لەگەڵ جەنگە لەبەرەوەی بە درێژایی مێژووی ئێمە بەرکەوتەمانە بۆ لەگەڵ جەنگە و کاریگەری جەنگ لەسەر ئێمە هەیە کاریگەریەکانیش وەکووتم کاریگەری دەرونیە کە کاتێک تۆ بینی جەنگێک دروستە بێت نائارامێکی دەرونی بۆ تاکەکان دروستە بێت چی لە ڕێگەی ئەو ڕاگەیاندنانی کە باز لە جەنگەکە ئاکا یاخود ئەو شێوازی کە کاری جەنگەکەی پێیەکرێ جاران جەنگ جیاواز بوو لە جەنگی ئێستا جەنگی ئێستا جەنگێکی ئەلکترۆنیە جەنگێکی خێراترە کاریگەریەکانی زیاتر لەسەر کۆمەلگا دەرەکەوێت بە حکمی کۆن جاران جەنگێک ئەگەر دروست ببوایە دوای کاتێکە گەیشتا مەبەستی شوێنی شەڕەکە بۆ نمونە ئەوە مەسافێکی زۆر بە بڕایە تاکو وەگەیشتنە شوێنی جەنگ بەس ئێستا لە ژوورەکەی خۆیەوە لە ڕێگەی لاپتۆپێکەوە لە ڕێگەی تەکنەلۆژیا ئەتوانێت کۆم مەبەستی بێوێت بیپێکێت دوجار ئەمە کاریگەریەکی خراپی دروست دەکات مامۆستا دەتوانین بڵین کە کاریگەری کوردمەودای هەیە لەگەڵ کاریگەری درێژمەودا بەتاکید جەنگ لێکەوتە سەرەتایەکانەوەی کە تۆڵی کوردمەوداکان بەتاکید ئەوەی کە دۆخێکی نەخوازراو دروستە بێت لەو کاتە بەس کاریگەرە دوورمەوداکان لە ڕێگای چیەوە دروستە بێت لە ڕێگای کاریگەری لەسەر بەتایبەتی دەرونی مناڵ ئەگەر تەسنیفی
کۆمەڵگەکە بکەین لە مناڵ و گەنج و پیر سیرەکەین لە مناڵە کاریگەریکی دروستە بێت کە دوجار لە گەورەبوونا کاریگەری لەسەر ژیانی دروستەکە بەنسبەت گەنجەکەەوە دەبینیت جیلێک لە گەنجەکە لەناو شەڕایە ناتوانێت دوجار ناتوانێت بێتەوە ناو کۆمەڵگا لەبەرەوەی ئەگەر سەربازێکی گەنج لەناو شەڕا بێ دوجار لێکەوتەکەی لەسەر خێزانەکە هەبێ لەسەر خۆی بێ لەسەر چواردەورەکە شێبێ لە کۆمەڵگا چکە ناتوانێت بەو شێوازە تەعاملیکی دەروون دروستی بکات جارێکی کە لە ناو کۆمەڵگەکەی بەنسبەت پیرەوە عەفو بەنسبەت پیرەوە دۆخێکی نەخوازرا دروستەکە لەبەروی پیر و پەکەوتە ناتوانێت لە شەڕا هیچ دەرچێکی بێ بۆ دەرچوون لەبەرەوە سەرەکەیت کاریگەریەکان بەهارێکان لە قۆناغەکانی مناڵ گەنج پیر کاریگەری تایبەتی ئەبێ زۆر بەش مامۆستا دەزانین زۆر جار ئەو کۆمەڵگەیانە یاخود ئەو لایەنەی کە هێزی زیاترە یاخود باڵادەسترەوە دەزانێت لە بەرژەوەندیایەتیوا دەزانێت ئەو براوە دەبێت ئایا ئەمە بە هەمان شێوە کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگایە کە بەقوترە بەهێزترە لەوانەیە کۆمەلگای دڵخۆش بڵێ نێمە لەوانەیە دەستکەوتێکی زۆرمان دەستکەی لەم شەڕەدا دوجار هەر مای زەرمەند بوونیە بۆ کۆمەلگایش بەتاکید ئەو قسەی بارزت تەواوە ئێمە نەزەرێکمانێ نەزەڕی زوعفی پێڵەن کاتێدا لایانی براوە دایم خۆی بەهێزە زانێت بەرامبەر بە لایانی دۆڕاو کە ئەمە خۆی لە خۆیدا جۆرێکە لەو کللتوری کە ئەم دەسەڵاتە وەریگرتووە لە خۆیەوە یعنی بۆ مەبەستەی کە عادەتەن وڵاتانی زلیێس ئەیانەوەی وڵاتانی کە هەمی ژەردەستی خۆیان من کە خۆی ئەمە لە ڕاستیدا ئەمە نەگونجاوە چکە دوجار هەمووی مافی ژیانی هەیە هەمووی مافی ئەوەی هەیە کە بتوانێت بەپی هێز و توانای خۆی بتوانێت ئەو دەسەڵاتی کێتی بەکاری بێنێت لە چواردەوری یاسا و چارچەوەی دەستوری وڵاتەکەی خۆیدا بەتاکید ئەگەر ئێستا ڕەبتێکی مەم شەڕێکی ئێستا هەیە باڵانسی هێز جیاوازیەکی هەیە لە نێوان بۆ لایانی شەڕکەری کە ئێستا هەیە لەگەر لایانی بەرامبەری ڕاستە ئەو دوولا هێزی هەیە بەڵام بەس مێژووی لانی شەڕکەری ئێستا مێژوێکی زیاتری هەیە لە مەسەلەی داگیرکاری و مەسەلەی شەڕ و مەسەلەی شێوازی جەنگکردنە لایانی بەرامبەر ڕاستە وەختی خۆی بەشێک بۆ لەو کولتوری کە لە رووسیای گەورەیە بۆ نمونەی یەکێتی سۆڤێتی جارانە بەڵام بەس تۆ سەیرەکەیت کاریگەریەکانی شەڕی هەر بەسەرەوە دیارە بەڵام بەس ئەو هێز و توانایی نییە لە بەرامبەر بە هێزە گەورەکەی کە رووسیایە مامۆستاوەڵا من حەز دەکەم ئاماژە بە شتێک بین کە هەر ناکۆکیەک دەکرێت بە جەنگ حساب بێ یاخود زۆر جار دەوڵەتێکی گەورەمان هەیە دەوڵەتێکی بچووکتر یاخود بێتواناتر داگیر دەکا ئەمانەش هەر جۆرێکە لە جەنگ یاخود ئەمە جیاوازی هەیە نەخێر جیاوازی هەیە داگیرکاری جیاوازە جەنگ جیاوازە لەگەڵ چۆنەڵی حرب بە عەرەبێک ئێمە ئەو مستەلاحە شەڕەکەی کە ئەکرێت ئەوەی جیاوازی هەیە بەڕاستی زۆر جار ئێمە سیرەکەی وڵاتێک داگیرەکرێت بەڵام بەس لە ڕووی سیادەوە داگیرەکرێت یعنی زۆر جار وڵاتێکمانەیە لە ڕووی جەنگەوە داخولەکە لە شؤونی سیاسیەکانیە شێوازێکی کەمانەیە بەڵێ شێوازێکی کەمانەیە کە دەداخولەکە لە ڕێگەی داگیرکاریەوە کە بە هێزی سەربازیەتە ناو جەنگەکانەوە بەڕاستی لێرەشە شێوازێک لە باسکردنەیە کە مەسئولیەتی ئەخلاقی هەیە لە ناو ئەم مەسەلەی جەنگەیە چکە تۆ بتێ نەتەوێ وەکو وتم هەموو دەوڵەتێک سیادەیەکی تایبەت بەخۆی هەیە ئایا تۆ بەچی شێوازێک تەداخولەکەی لە سیاسەتی ئەوە ئەگەر تۆ مەسئولیەتێکی ئەخلاقی هەبێ تەجاوزی مەجموعە دەسەڵات هەیە ناتوانێ بیکەی بەڵام بەس دەوڵەتە زلیێزەکان زۆر جار هەرچەنە خۆیان ینی دروستکەری ئەم نەزەریان کە مەسئولی ئەخلاقی خۆشیان جار دوزار چۆنەڵێیت ینی شکێنەری ئەم شێوازن لە ئیشکردن یعنی کە مەسئولیەتی ئەخلاقی نییە لە ناو جەنگەکانەکە کاتێکەچنە ناو جەنگەوە زۆر باشە مامۆستا هێبن لە ئێستا داوای کە لە جیهاندا بڵاو تەواوی میدیاکان سەرقاڵی ئەم شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیان ئەم شەڕە چ کاریگەریەکی کردو لەسەر کۆمەلگای کوردی ئایا کۆمەلگای کوردی بۆ دەبێت پەیوەست بێ بەم شەڕ و ئایا کاریگەریەکی هەیە لەسەر ئەم کۆمەلگای ئێمە زۆر باشە جەنگ لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێ کاریگەریەکانی لێکەوتەکانی لە هەموو شوێنێکی دنیا دروستە بێ وەکوتم ئێستا سەردەمی تەکنەلۆژیا و زانیاری و
سوشیال میدیا و میدیای نوێیە لە هەر شوێنێکە یعنی بەسیترین ململانە دروست ببێت کاریگەریەکانی بە بەردەوامی دروستە بێتەوە کاریگەریەکانی دروستە بێتەوە لە تەواوی کۆمەڵگەکانی ترە بە نمونە کاتێک ئێمە ئەگەر جەنگی جیهانی دووەم ئەو کاتە ئەوەش ینی بۆ نمونە میدیا ئەوە پێشکەوتو نەبووە بەڵام بە سێرەکەی لێکەوتەکانی شازی گۆڕاوە کاتێک ئێمە چینە وردەوەردەینە سەرەوە جەنگی ساردی نێوان رووسیا و ئەمریکا لەگە بلۆکی شەڕ و بلۆکی غەرب سێرەکەی کاریگەریە بووە وردە کاتێک گەینە سەرەوە بۆ نمونە جەنگەکانی خەلیج بۆ نمونە کاریگەریە بۆ لە تەواوی ناوچەکەیە کاتێک تۆ 11 سپتەمبەرت هەیە سێرەکەی کاریگەری دروستە بێ کاتێک شەڕی داعشتە بێ کاریگەری دروستە بێ بە تەکید ئێستاش ئەم شەڕێکی ئێستا هەیە کاریگەری و لێکەوتی لەسەر تەواوی گیان دروست کردەوە بە تایبەتی ئەوەی کە زۆرتر بەرکەوتی هەیە کاریگەری تەواوەکە ئەو وڵاتانن کە تەعامولێکی سیاسی و ئابووری و کۆمەڵاتیانە لەگەڵ ئەو دوو وڵاتەدا ئەمە یەکەم دومیشان بە تایبەتی ئەوروپا دوجار ینی دوورکەوەرەوە لە منطقەی شەرقی ئەوسەط دوجار بۆ تەواوی جیهان بە تەکید کاریگەریەکانی دروستە بێت لەسەر تەواوی کۆمەڵگاکان کوردستانیش بەشێکە بێت لەو بەرکەوتەی بەڵام دەکرێت لە ڕووی دەرونیەوە ئێمە خۆمانی پێوەستە قاڵگیان بێتاقەت بینیان ئەم بابەتە تۆزێک لەوانەیە پەیوەندی بە ئێمەوە نەبێت بوون بەڵام ڕاستە لەوانەیە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی و کاریگەری بەڵام دەبینی هەوڵاتیان لەوانەیە بێتاقەت بن بە لایەنی زڵم لێکراو یاخودەوەی کە ستەمی لێ دەکرێت لە ڕووی دەرونیەوە ئایا هەر دووبارە کاریگەری دەبێتەوە لەسەر ئەم کۆمەڵگایان ڕاستە ئێمە گەر باسی زڵم و زڵمکاریکەینەوە ئێمە ناتوانین ئەو پێدانگی بۆ بکەین لەبەرەوەی رووسیا مۆبەڕێری خۆی ئۆکرانیا مۆبەڕێری خۆی ینی بۆ ئەم شەڕە ئەمە لە لایەک لە لایکەوە بە تەکید من ئەڵێم کە شەڕ ڕوویە کاریگەری دەرونەکان نابێت بگوێزرێتەوە بۆ دلیلی کە لە ئەوروپا ئەڵمانیا فستیڤالێکی کردووە لایەنە دەرونەکەی خەڵکەکەی خۆی پاراستووە چجا ئێمە لە چەند دوورێکین لەوانەوە ینی بە حکومیەوەی کە پریشکی جەنگیش لەوانەیە وەکو ناوچە ینی بەری ئێمە نەکەوێت لەبەرەوەی لە ڕووی جغرافی ئێمە دوورترینەوەن بەڵام بەس بە تەکید من ئەڵێم کاریگەرە دەرونەکان نابێ کاریگەریە بێت لەسەر ئێمە لەبەرەوەی دوجارەوە شەڕێکە و لەوانەیە بەیانی ئەوان لەسەر کۆمەڵێک خاڵ ڕێکەون چجا ئێمە پێویست ناکات لێرە ئەو کاریگەریە دەرونە خراپی کە دائیمەن ئێمە لە ناو چوارچێوەی دەرونێکی چۆنەڵی ڕووخاوە ئەخورێنەوە لەبەری و کاریگەری جەنگمان دایم لەسەرا ئێمە دایم بیرەوەرەکانمان لەگەڵ جەنگایە لەبەرەوەی کاتێک کە بە باسی جەنگەکەی نەمێکسەری جەنگەکانی خۆمان بیرەکەوێتەوە لەبەرەوە من پێم باشە ینی بە تایبەتی سۆشال میدیا لەگە میدیاکە زیاتر ئەوەیە کە وای کردووە بەڵێ ئەوەنەی کە ڕووداوە ناخۆشەکانە گێڕنەوە ینی ڕووداوە خۆشەکانی جەنگەکانیش تیاتی بۆ نمونە خەڵکێکم بینی ینی کچێک و کوڕێکی رووسی ینی چۆنەڵی شێوازێک لە پێکەوە ژنیان دروست کرد کە ئەمە لەبەرەوەی بیسەلمێنن کە فعلەن پێویست ناکات جەنگ کاریگەریە بێ لەسەر پەیوەندیەکان یاخود لایەنی دەرونی کەسەکان مامۆستا لێکەوتی زۆری هەیە جەنگ بۆ نمونە هەر لێکەوتی دەرونی یاخود جستەی ئەو کەسە کەم ئەندام دەبێ و هەروەها اقتصادی واتە لایەنەکانی زۆرن بەڵام ئەگەر بین لەسەر ئاستی کۆمەلگا ئەو تاکانە تووشی ینی چی دەبنەوە بۆ نمونە هەر بە نمونە کوردستانی خۆمان بەداخەوە زۆر دایکە شەهیدمان هەیە کە لە هەموو ماڵەکە خەمی دروست کردووە یاخود ئەو کەسانی کە لە جەنگدا ماونەتەوە کەم ئەندام بوون و تووشی دووچاری ناخۆشیێکی زۆر بوونەوە کەواتە ئەمە هەر لە ڕێی ڕێژی دانیشتوانیشەوە ناتەوازونیەک دروست دەکات هەر بە نمونە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئافرەتان ڕێژیان زیاترە وەک لە وڵاتانی تر بە تاکید لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر ئێمە خێزان بە پێکێنەری ئەساسی کۆمەلگا دروست دابنین ینی تۆ کاتێک کۆمەلگایەک لە ڕووی خێزانیەوە هەڵەوەشێت کە لەبەرەوەی تۆ سەربازێکت هەیە باشە دوجار بەرکەوتێکی جەنگت هەیە کە کاتێک بینیمان ئەوان لە شوێنە مەدەنیەکانی چەند شوێنێکی مەدەنی ینی کرایە هەدەف سیرەکەی دەمابێتە هۆی هەڵۆشانەوەی خێزان بە تەکید ینی کاریگەری لێکەوتەی کۆمەڵایەتی تەواویە بێ لەبەرەوەی یەکەم ئاوارە بن دروستە بێ ئەمە هەم خێزانەکان بێگەپارێن و
وەکو خۆمان چەند ینی ئۆمە بەسەراتوە لە ساڵی 91 کاتێککە ڕۆژن سێرەکەین خێزانەکان کۆمەڵێکی پەرتەوازە بوون یەکێک لەم حدود ڕۆژ یەکێک لە حدود ڕۆژ هەر لەناو کاتێککە ئەوارە بووین چەندین کەس جێمە سێرەکەی ئێستاش دووبارە بێتەوە ینی چەندێک پێشکردنی ئینسانەکانە سێرەکەی خەڵکانێکی زۆر لە ڕووی ئاوارەبوون و سێرەکەی لە میدیاکانەوەی بینین خەڵکێکی زۆر سەری گرتۆ بە پێ ئەم حدودەکە بۆ حدود کەسێکی زۆرمان بینی خەڵکانێکی زۆر ئێستا لە کوردستانن هەر وڵات باوەستا دوای ناوڕێک دەگەڕێنەوە بەردەوام دەبین بەردەوام دەبین. بنای خۆی بەخشندەی میهرەبان یادی ئیسرا و میعراج یەکێکە لەو یادە پیرۆزانی کە لەلایەن موسڵمانان بەهایەکی زۆر گەورەی هەیە کە وەرچەرخانێکی گەورە بوو لە تاریخی ئیسلامیدا لە ژەرنامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامدا ئەسباب و هۆکاری خۆی دیار بوو ئەم سەفەرە بۆ دروست بوو لەبەرچی بوو وەکو خی گەورە لە قورئانی پێوەستکە باسی کردێ پێغەمبەر صلی الله علیه و شی کردیتەوە لەو سەفەرە چیتە گومان لەو دەنێت کە ئەم یادە پەیامێکی زۆر گەورە و گرنگی تێدایە بۆ بەشەریەت بە شێوەیەکی گشتی و بە موسڵمانانیش بە تایبەتی بۆیە پێویستە موسڵمانان ئاگاداری ئەم ڕۆژگارە بن ئەم تاریخە بزانن و نەوەی ئێستا کە لە ئارادا پێویستە بزانێت کە ئەم ڕۆژە چ ڕۆژێکە و سوودەکانی ئەم ڕۆژە چیە پەیامەکانی ئەم ڕۆژگارە چیە بۆیە پێویستە موسڵمانان گرنگی پێ بدەن مناسەبی بۆ بکرێت و ئەم یادا بە جیلی ئێستا ئاشنا بکرێت کە یەکێکە لەو یادە هەرە گرنگانەی کە لە تاریخی ئیسلامیدا ڕوودایە بەتایبەت لە ژەرنامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە مەجە پێویستمان زانین لەم مناسبەیەدا کە کۆڕێک بجێڕین کە پەیامەکانی ئەم یادە تێیدا باز بکرێن و ئامادەبووان ئاشنا بکرێن بەرچاویان ڕۆم بکرێەوە پڕزانیاری بکرێن دەربارەی ئەم یادە پیرۆزەیە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه دوها من قورترين معجزي پیغمبر صلى الله عليه وسلم حادثة وبسرهاتي إسراء معراج إسراء معراج أو روجو أو شو قرنقي كبيغمبر إخوة صلى الله عليه وسلم دعوتنا عمل الآن الله سبحانه وتعالى باري تعالى بوهاتوا وبيغمبر صلى الله عليه وسلم كوملك شتي قورة وعجائبي بينيوا وهروها قورترين دياري لبو أمتي خوي هنا ولا باش كلمة لا إله إلا الله محمد رسول الله كأوي نوێژەکانن و ئەو پێز نوێژانە لەو شەوەدا فەرز بوون و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ تا ڕۆژی قیامەت خەڵکێک ئیمانی پێ زیاد دەبێت و خەڵکێکیش ئیمانی پێ نوقسان دەبێت یاخود پێ کافر دەبێت والعیاذ بالله و ئەو 27 ڕەجەبەی ئێستاکەش یادی دەکەنەوە طبعا ئەو یادە یادی فەتحی بەیت المەقدیس لەلایەن سەلاح الدینی ئەیوبی باپیرە گەورەی میلەتی کورد و ئێمەمانان و لە 27 ڕەجەبی 580 ئەوەندەی هیجریە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشارەتی دابوو کە بەیتی مەقدیس ئازاد دەبێت لە زمانی ئیمامی عومەر ئازاد بوو لە زمانی سەلاح الدینی ئەیوبیش ئازاد بوو و داواکارین لە خوای گەورە جارێکی کەش ئازاد بێتەوە هەمیشە بۆیە گرنگە ئەو شەوە ئەو یادە چونکە بەیت المەقدیسمان بەبیر دێتەوە یەکەم قیبلەی موسڵمانانمان بەبیر دێتەوە و غەدر و زوڵمی ئەو کەسانەمان بیر دێتەوە کە زوڵمیان لێ کردوینە ئەو شوێنە مبارەکان لە ئێمە مەحروم کردووە کە یەک نوێژی پێغەمبەر فەرمی صلی الله علیه و یەک نوێژ لەو مزگەوتەیە بە 500 نوێژیە ئیتر خوای گەورە هەمولایەک موفق بکە و بەیت المەقدیسەش بجێڕیتەوە چاوەکانمان ڕووکاتەوە بە دیتنی فەتحی بەیت المەقدیس.
خۆشەویستان بەردەوام دەبین لەگەڵ میوانەکەمان مامۆستا هێمن عەزیز خوێندکار لە ماستەر لە کۆمەڵناسی. مامۆستایان باز لەو بکەین لە کۆمەلگای کوردیدا بۆ نمونە بچووکترین شت ببێ هەر بۆ نمونە ڕیفراندۆم کە کرا شکستی هێنا یەکسەر هاوڵاتیان لە سوپەرمارکێت و لە شوێنەکان خێرا کەلوپەلیان دەکری، بەڵام لە وڵاتانە دەبینین جیاوازترە تا کار نەگەشتە ئەوەی کە دەست بە شەڕ بکرێ ئەو بابەتیان نەکرد. ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ زۆر باشە بەتاکید من خۆم لە میدیاکانەوە بینی ینی تا آخر دقە خەڵکەکە نەچوو بۆ سوپەرمارکێت نەچوو بۆ بانزیخانەکان. بەڕاستی لێرە بەسیترین شتەبێ لەبەرەوەی ئێمە بەو تەجروبانە زۆر ڕشتوین. هەرچەندەمانە تەجروبێکی باش نین ینی کە ئێمە دووبارێکینەوە بە بەردەوامی لە باتیەوەی کاوڵ بۆ چاکردنی بین ئێمە دایم هەر تەجروبەکانی خۆمان جاریکە دووباراگەینەوە بەردەوام لە ترسێک ئاژین. ئەمە لایانی دەرونی ئێمە دایم ینی زۆرێک لە ناهاوسەنگی پێوە دیارانی بەسیترین شتە بێ یەکسەری ئێمە بەنابێن لەبەر سوپەرمارکێت و بانزیخانەکان بەڕاستی ینی سێرەکەیت ئەمە کاریگەریکی زۆر بە هۆشیاری هاوڵاتیانەوە تاکید هۆشیاری هاوڵاتیانەوە زۆر هۆشیاری کۆمەڵایەتی هۆشیاری دەرونی هۆشیاری ئەوە ژێ کۆمەلگاکەمان زۆر سێقی بەم حکوومەت و بەم لایەنانە نیە دەزانێت کە چی مامەسەر دێت ئەمە تاکید بەشێکە ینی ئەمە بەشێکی ئەمەیە بەشێکی بەتاکید ناوشاری خەڵکە بەشێکی دووبارەبوونەوەی مێژوە بۆ ئێمە ینی ئێمە بە بەرداوامی مێژوو سێرەکەین هەر عینەن تەجروبە دووبارابێت ینی سوود لەو هەڵانی خۆمان وەرناگرین بەس وڵاتانی پێشکەوت و وڵاتانی زلیێس ینی دایم لەو تەجروبانی خۆیانەوە تەجروبی خۆیان وەرگرتووە. بەتاکید ئێستا ئۆکرانیا یەکێکە لە وڵاتانی کە لە ڕووی ئابووری وڵاتێکی بەقوتە، بەڵام بەس لە ڕووی ئابووری رووسیاش عینەشە وڵاتێکە کە لە مەسەلەی نەوت مەسەلەی گەنم ئەمە کاریگەریکی کەشێ بێ کاریگەریە بێ لەوانە لەسەر ئابووری گیان، بەڵام بەس ئابوووریەکانی لەوانەیە تۆزە دوورمەوداتر بنەوەی کە یەکسەری بەبانی دووبانی ئەم شتە دروست ببێت. وڵاتێکی بەسەرەن ئێران نییە کە دراوسی عێراق و دراوسی کوردستانەکە زیاتر مەسەڵەن لێ شەڕێک بەخواانە خواستە بەیانی یەکسە کاریگەری دەبێت لەم بەتاکید لە ڕووی ئەمنیەتی وڵاتانی چواردەوریەوە ینی ئەوش خۆی کاریگەرێکی هەیە. ئێمە لە ناوچێکە هەژین بەڕاستی دایم چۆن لەڵێ کوڵاوە ینی سێرەکەیت ئەوەی ئێرانە دایم ینی لەسەر سووریا تورکی عینەشەد لەم لاوانەوە عێراق هەمووی میلیشایی با بەڕێوە ینی سێرەکەیت ئەمە بەتاکید کاریگەری لەسەر لایانی دەرونی ئێمە بێ لەسەر لایانی ئابووری ئەمە بێ لەسەر ئەو چۆنەڵی جێگیریە دەرونی و ئابووری و سیاسی ئێمە دایم کاریگەری هەیە لەسەری ئەوە. مامستا وڵا حەزەکەم ئاماژە بە شتێکی ترکەن کە ئەویش ئێمە ڕێکخراوی زۆرمان هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی وەکو مافی مرۆڤ و مافی منداڵ و زۆرێک لەم بابەتانە پیا بوون. هەر بەڕاستی ڕۆڵیان هەبووە لەو جنگانەدا توانیویانە جێدەستیان دیار بێ و هاوکاری ئەو کەسانە بکەن کە زیان لێکەوتوی جەنگەکانن، یاخود زۆر جار دەبینین کەسانی بەناوبانک بڕێک لە پارە و تەبەڕع دەبەخشن کە زۆر جار هەر خەڵکی ئەو وڵاتن کە داگیرکاریەکەی ئەنجام داوە. ڕێکخراوەکان بەڕاستی هێستاکەم خەریکە نەبووم بە ڕێکخراوێکی شکلی لە ئێستادا یعنی ئەگەر تۆ سێریکەیت لە بەڵێ پارە پەیداکردن بە شێوازێکی چۆنەڵی مۆدرێنانە ئەوژاگەرەوە ناوبنین ئەمانە هەمووی چۆنەڵ لێکەوتی ئەو مۆدرێن و ئەو سیاسەتانی خۆیانە کە دوجار ئەتوانێ ئیشی پێ بکەن. بەتاکید تۆ بینیمان کاتێکە لە ئۆکرانیرا سێرمان کرد ڕێکخراوەکانی یوێنوانە ینی لە وڵاتیان خەریکە وردە بەجێهێشت ینی یەکێک لەو شتانی کە ئەوە سەرنجڕاکێش نەبوو بەڕاستیە بۆە یوئێن لێ زۆر ئێستا کاریگەری خۆی هەبووە لەبەروی چۆنەڵێکو عەزلێکی دروست کردایە. بەس بە تاکید رووسیاکێکە لە وڵاتانی کە مافی ڤیتۆ هەیەتوانێت بە مافی ڤیتۆ ینی لەگەڵ چین و هاوکارەکانی خۆی توانێت زۆر شتێ تێپەڕێنەکەواتە بەڕێی من لە ئێستا ئەوانە شتێکی شقلین ئەوەی کە شتێکی فعلەن بیانوێ مافی مرۆڤ مافی ئینسانیت بپارێزن لەو ناوچانەی کە جەنگی تێدایە. زۆر باش مامۆستا من نەزانی کۆمەڵگاکانیش یاخود وڵاتان و دەوڵەتانی جیهان هەمیشە بەردەوام لە پێناو بەرژەوندی خۆیان تێدەکۆشن. بۆ نمونە ئەگەر ئەم شەڕی ئۆکرانیا و رووسیا پێچوانە بکەینەوە بۆ نمونە ئەگەر ئۆکرانیا پەلاماری رووسیای باە دڵنیام زۆرێک لە وڵاتان هەمووی هاتنە سەرخەوت و ئۆکرانیان سەرکوتە کرد، بەڵام لەبەری کە رووسیا بەهێزترە و زۆرێک لە وڵاتان وەکو بڵێ ناوێرن لەگەڵیا بێنە جەنگ
شتەکە پێچوانەوە یاخود بێدەنگیە لە بژێر یاخودەوەی کە هیچ پشتگیرێکی ئەو تۆی ئەو وڵاتە ناکەن کە لاوانێستەمی لێ بکرێت یاخود داگیر بکرێت. بەتاکید ئەگەر شتەکە بە پێچوانەوە بە تاکید با لە ماوەی چەند لەحەزاتێکە لەوانەیە ئەو جەنگار کۆتایی باتار لەوانە دروستیش نەبووە. بە تاکیدێکێک لەو تەدیدانی کە رووسیا بەرامبەر بە ئەمریکا کردی ئەو بوتی ئەگەر تۆ قبولتە من قاعدەی عسکەریان من ناو مەکسیکەوە داێنم ئەوە بۆ وەختی خۆی رووسیا قاعدەی بردە ناو کوباوە داینە تا ئێستا کوبا باجی ئەو لە دەستی ئەمریکا ینی باجەکەیە بەدەستی ئەمریکا ینی سێرەکەیت بلاکەس رووسیا وڵاتێکی بەهێزە لە ڕووی ئەسکەریەوە لە ڕووی ئابوووریەوە حەلیفەکانی هەم بەهێزن لەبەرەوەی بمانەوە نەمانەوە باڵانسی هێز لە بینی شەرق و غەربا بلۆکی شەرق رووسیا و چین و کۆریای باکوورەکە هەرچەنە کۆریای باکوور بەڕاستی وڵاتێکی ئەوەیە کە نەوەوی هەیە ئەمە زۆر خەتەرە هەرچەنە وڵاتانی گەشایانە بەڵام بەس ئەو چکە سەرۆکێکی جیاوازتر لە سەرۆکەکانی کە دایم نقطەیەکی بەقووەتە لەلایەن وڵاتانیەوە کە ناوێرن زۆر هین بکەن فعلەن بلۆکی غەرب سێرمان کرد ئەوروپا هیچ کاردانەوەیەکی نەبوو یەکێک لەوانەیە کە بەریتانیا یەکەم جار تۆزێک ئیشەکەی لەسەر رووسیا خەریب و قورس کاوتی من قوسڵێتەکان و نازەم شتەکان ئەگەڕێنمەوە ئەو بوو دوایی وردە شتەکانی ئاسان کردەوە کە رووسیا وتی من مافی ڤیتۆ بەکارێنم ینی مەبەستم لەوەی بلۆکی غەرب بەرامبەر بە بلۆکی شەرق تا ئێستا هیچ کاردانەوەیکی جدی نییە. مامۆستاوەڵا لە کۆتاییدا من حەزەکەم پرسیاری ئەو بکەم جیاوازی ئەم جنگانی کە ئێستا هەیە لە پێشووتر جیاوازیەکەی چییە؟ یاخود دەوترێت ئیتر جەنگی جیهانی دەبێتە وەک چۆن یەکەم هەبوو جەنگی جیهانی دۆم هەبوو جەنگی جیهانی سێم دەبێتە بابەتی ژینگە و نەبوونی ئاو ئەم جۆرەشتانە زۆر دەوترێت ئایا هەر بەڕاستیمانەش کاریگەریان هەیە لەسەرەوەی کە جەنگێک بۆ مرۆڤایەتی دروست بکەن ئەگەر ئێمە لە ئاخیری 2019 سێرکەین سێرەکەین جەنگێکی بایۆلۆژی خەریب و هەموو جیان بگرێتەوە کە مەسلەی کۆرۆنا بوو ینی فعلەن ئەو جەنگی جاران کە جەنگیزخان بە شمشێرەوە لەم سەری دنیا ڕۆشتە بۆ سەر ئێستا بەوەیەک ڤایرۆسی بچووک لەم سەری دنیا لە عینە موقعەوە گەڕا هەموو دنیای داگیر کرد ینی فعلەن جەنگەکان جیاوازی جەنگەکان جەنگێکی ژینگەیە بەتاکید جەنگی ئابووریە جەنگی هەوای پاکە جەنگی ئاوی پاکە جەنگی وزەی وزەیەکە کە ئێستا غاز بەڕاستیاتۆ تا هەر لە دەستی مرۆڤیشدا کێشەکە لەوەدا هەر لە دەستی مرۆڤدا بەتاکید ینی جەنگەکان جەنگێکی جیاوازترن بەتاکید جەنگی ژینگە زۆر دەورە بینێ چکە لە بەرەوەی هەوای پاکمان پێویستە ئاوی پاکمان پێویستە وزەی باشمان پێویستە ئەمانە هەمووی کاریگەری هەیە بەتاکید شێوازی جەنگ گۆڕاوە کاریگەریەکانیشی بەتاکید لەسەر کۆمەڵگاکان دەرکەوتووە ئەگەر ئێستا ئێمە دیقەتی بین شوێنێکی وەکو وڵاتانی ئەفریقا ینی سێریکە لە ڕووی ئەو هەموو مادە خامە گرنگەی هەیە کەچی لە ڕووی ژینگەی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی پێشکەوتنەوە لە دواکەوتترین وڵاتەکانن ئێمە هەر خۆمان نمونەی خۆمان بینینەوە ئێمە وڵاتێکین کە لە ڕووی نەوت و غازی سروشتیەوەیەکێکین لە وڵاتانی کە هێتێکێکی زۆریشمانەیە سێرەکەی لە زۆر دواکەوتین تا ئێستاش زۆر باشە مامۆستا هێمن دوا پەیامت چییە بە تایبەت بۆ هاوڵاتیان بە کورتی پوختی ئەم شەڕێکە ئێستا هەیە لە نێو خەڵکان بڵاو و تەواوی سۆشیال میدیا و کۆمەلگا و لەناو مەجلیسەکان و لەناو ماڵ و کاتە چای خۆی لە چایخانە هەر باسی ئەم شەڕەیە چی بکرێت بۆی کە ینی کۆمەلگای کوردی چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکات دەبێت چۆن باسی بکات یاخود لایەن دەرونی کۆمەلگا دەبێت لەم نێوەندەدا چۆن بێت ڕاستە بەتاکید وەکو پێم وتی ینی کاریگەری جەنگ کاریگەریکی ینی تێونەتێر کاریگەری لەسەر کۆمەڵگاکان بەڵام بەس بە جۆرێک لە جۆرەکان تا ئێستا و کاریگەریە بۆ ئێمە نەگوێزراوەتەوە بەڕاستی حەزەکەم ینی خەڵکی ئێمە وەکو پێم وتی چکە لە ڕووی دەرونیەوە دایم ناجێگیرێکیە هەموو شتێکە کاتە مشکلی خۆی نە بەڕێی من ینی پێویست ناکە خەڵکانێک چۆنەڵێیت ئەو کاریگەریە دەرونی ئەو مناقەشێ و ئەو بابەتە بەڕێی من با ئێمە نەبین بەلایەنگری رووسیای ئۆکرانیا بەڕاستی ئێمە ئێستا هەموو عالم کۆ دۆزەژێت ئەسیری کاریگەریەوەی کە ئۆکرانیا داگیرکەرە هینە داگیر کراوە یعنی ئێمە قرارین یعنی ئێمە نین دوجار قراری ئەوەین کێ زاڵم و کێ مەزلومە کێ هەدەف و کێ مەهدوفە چۆنەڵی ئەوە
من حەزەکەم خەڵک بەرەونەوە زەڕێن خەڵک گانی کاتەکانی خۆی بەخۆشی بەرێتە سەر بە تاکید کاریگەری نەکاتە سەر دەرونی خەڵک و ئەو مناقەشاتانی کە ئەکرێ مناقەشاتێک بێ کە لە ڕووی زانستیەوە بێ هەم سۆشیال میدیا نەبێتە بەشێک بەسیترین شت لایەنە سلبێکە وەرگێ و لایەنە ئیجابەکە فرامۆشکە بەڕێی من چۆنەڵیت کۆمەلگا پێویستە ئارام بێ کۆمەلگا پێویستە ئەو کاریگەری دەروونانی جەنگ نەگوێزرێتەوە بەلای ئێمە. زۆر سپاس بۆ مامۆستا هێمن عەزیز خوێندکار لە ماستەر لە کۆمەڵناسی سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان. زۆر سپاس بۆ کاتەکەتان زۆر سپاس. بەڵا زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین فستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاسی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخات. لە چوارەمین فستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان نمایش دەکرێت. پێویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش دەکرێت. خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران. نمایش و چالاکیە هوەری و وەرزشیەکان. خواردنە کوردەواریەکان لە فستیڤاڵی بەهار بۆ ئاسوودەی سەردانیکاران نمایش دەکرێت. کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دەتوانن بە پاسەکانی هێڵی تاسڵ و جلەفولکەی ئاسکەکان بێن بۆ فستیڤاڵ لە پێشانگا. لە 11 بۆ 20 ئازار پێکەوە بازار دەکەین و خەڵات دەبین. لە فستیڤاڵە پڕهێجانەکەی شار چوارەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لەبێت دازان و خۆشەویستان لە کەلار خولێکی بانگبێژی کراوەتەوە کە کۆمەڵی گەنج و منداڵ دەیانەوێت خۆیان فێری بانگبێژی بکەین لەو بارەوە هاوار محەممەد ڤیتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین.
من وەکو بەشداربوویەکی ئەم خولە بەشداریم کردووە لەم خولە زۆر دەستخۆشی لە مامۆستا سەرکەوت دەکەم کە ئەم خولە بۆ ئێمە کردووەتەوە ئەوە ئەمە هەفتەیەکە ئەم خولە بەردەوامە و ئیشەڵا خولەکە کۆتایی پێدێت و ئینجازە بە هەموومان دەدرێت و هەروەها ئێمە لە غەڵەت و کەم و کوڕەکانمان کەم بووەتەوە و ئێستا لە جاران باشترین من لە تەمەنی 6 ساڵیدا ئاواتم بانگ بووە و هەتا ئێستاش لەخوا بەزیابێ کەس ڕێگری نەکردوم لە بانگدا بچم بۆ هەچ مزگەوتێ دڵم ناشکێن ئەڵم بانگەکە بدەم هیوادارم خەڵکی تریش چاو لە ئێمە بکات مامۆستایانی مزگەوتەکان خول بکەنەوە بۆ ئەو چواردەوری خۆیان لەبەرەوەی ئەوانی شۆکو ئێمە ئاوا فێری بانگ ببن و ئەحکامەکانی بانگ بزانن و هەروەها معناکانیشی بزانن. بۆ ئەشهد ئەن محەممەدەن ڕەسوڵ ڕۆژن وایە دەی جوان حي على الصلاة يكم هاو بدها نيلريني تو بۆ ئەوەی ڕتمی حي على الصلاة دوم جوان دەرچێت دیارە ئەوەی کە من درکم پێ کرد کۆمەڵێک مێردناڵ و لاوی ئەم مزگەوتی ئێمە و چواردەوری ئەم گەڕەکە تەمەنمە گەڕێکی حی مەزەفینەکە ئەم مزگەوتی لێیە کۆمەڵێک لاوی خوێنگەر من بینی کە دەنگخۆشی زۆری تیا بوو کە حەزیانە کرد کە بێنە پێشەوە جاجار ئاهاتن بانگ دەن مەسەلەن ڕێگریان لێ ئەکرا یا بانگەکانیان غەڵەت بوو یا مەسەلەن کەم و کورتیان هەبوو بۆیە هەستم کرد کە من ئەتوانم کە ئەو فەراغە بکەمەوە و ئەو گەنجانە پێ بگەێنم بۆیە لە دوای مشاوەرە بە مامۆستا جاسم پێشنوێژ و تەرخێری ئەم مزگەوتە ئەوش پێی باش بوو کە ئەم مناڵانە کۆبکەین و ئەم مێردناڵانە کۆبکەین و قانون و ئەحکامەکانی بانگیان فێر بکەین و ئیجازەشیان بدەینێ بۆیە گشتیانمان کۆ کردو ئەلحەمدوللا تقریبا نزگەی 25 بۆ 30 تەلەبە ئەبن و ماوەی تقریبا هەفتەیەکە خەریکین و ئەلحەمدوللا بەرە کۆتاییە چێ زۆریان باش بوون و هەنێکیان تقریبا ماون. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله من وەکو بەشداربوویەکی ئەم خولە زۆر سوودم لێ بینیوە و هەروەها هەندێک کەسی خۆیان بانگ دەزانن بەڵام پێویستە بەشدار لەم جۆرە بانگدانە بکەن لەبەرەوەی زیاتر شارەزای ئەحکامەکانی بانگدان ببین هەروەها هەندێک کەس بەهرەی دەنگخۆشیە بەڵام تێتە دەرناکەوێت تاوەکو لەم جۆرە مزگەوتانە و لەم جۆرە خولانەدا بەشداری نەکەن و من دەستخۆشیێکی زۆر ومێ لە مامۆستاکەوت و هیوادارم مامۆستاکانی تریش چاو لە مامۆستاکەوت کەن و دەورەی ترکەنەوە چونکە زۆر مناڵێ دەنگێکی زۆر خۆشانێ و بارێکی شاراوان هەیە بەڵام ناتوانن دەری بخەن. ئێمە وەکو قوتابیانی ئەم مزگەوتە کە بەس مامۆستا سەرکەوت بانگمانی کرد بۆ ئەم خولە بۆ ئەوەی بووینە بانگبێژ و یارمەتیماندا بۆ ئەوەی بۆ دوا ڕۆژ بانگبێژی زۆرمان بانگبێژمان هەبێت و خولەکە بۆ ماوەیەک بەشداریمان کرد دوای ئێستا پرۆبڵمان پێکا لێک ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ ئەوەی لە بانگبێژی باشتر بین و لە شەرمان لە بامەر ئەو بشکێت بۆ بانگبێژی و ترسمان نەبێت لە کاتی بانگداندا ئەگەر مامۆستایەک هانت نەدا ئەگەر یەکێک هانت نەدا بۆ بانگبێژی ئەوە ناتوانانی بەشداری بکەیت لەم خولانەدا ئەم خولە گرینگە بۆ منداڵانی مێرمنداڵان و لاوان لەوەی باشترە لەوەی کە بچنە نێوکۆڵانە سەرقاڵی یاری ئەلەکترۆنیەکان بوون و کاتی پێوە بکوژن و باشترە بێن لەم خولانە بەشداری بکەن.
الله أكبر الله أكبر لا إله إلا الله. دووبارە سڵاوتان لەبێ لە تەوەری دووەمدا لەگەڵتان بەردەوام دەبین بابەتێکمان بۆ هەڵبژاردن ئەویش سوودبینینە لە گیا بەهارەکان. بێگومان کوردستان لە کوردستاندا کەشوتە هەوایەکی تایبەت هەیە بۆ گەشەسەندنی ئەو جۆرە گیانە و ئێمە بەرەو بەهار دەچین. ڕاندنی ئەم جۆرە گیانە و گەشەسەندنی زۆر تایبەت و باشەوە. ئەگەر بشگەڕێنەوە بۆ پێشینانمان زۆر سوودیان لەم گیانە وەرگرتووە و بەکاری هێناوە بۆ زۆر لایەن هەروەکو دەرمان یاخود وەکو خۆراک بەکاریان هێناوە لە زۆر بواریترا. بۆی بە حەزەکەین زیاتر لەگەڵ میوانەکەمانە کە شارەزای گیا دەرمانە ئەویش زۆر بەڕێز کاک جەلال سەید کەریمە بەخێر بێت. زۆر بەخێر بێت. ئەو گیانە چینکە ئێمە لە کوردستاندا دەتوانین سوودیان لێ وەربگرین و بەهاریشن. سەرەتا بەناوی خۆی گەورە ئەلبەتە باوەڕین ڕاستکردنەوەیەک بۆ تێگەشتێکی گشتی لای خەڵک باس بکەین. ئەویشەوەی زۆر جار کە باسی جیابەهارەکان نەکرێت ئەوە لە مێشکمانە دروستە بێت کە ئیترە بێ بچین بەرەو کەژوچێوەکان و هەرچی ڕۆکەیە بێڕوتێنینەوە و لە ماوەی چکەما سوودی وەربگرین. وەکو چۆن هەڵە تێگەشتن هەیە دەربارەی خودی دەرمانی جیایی زۆر جار باوڕێن یان هێرشێکی تون دەکرێتە سەر دەرمانی جیایی یانەوە تا بە بەربڵاوی بەکار بێت. بۆ ڕۆکە بەهارەکانیش هەمان دەستەواژە ڕاستە. واتە ئێمە گەر باسی ڕۆکە بەهارەکان بکەین بەڕاستی هەتوانین بڵێن یەکێکە لەو نیعمەتانە و لەو بەخشانەی کە خۆی گەورە بە هەرێمی کوردستانی بە تایبەتی بەخشیوە. چکە بلێتی کوردستان لە ڕووی ڕووەکی و زۆر دەوڵەمەندە هیچێکە لەو پلێت و ناوچانەی کە جۆرایەتێکی زۆری لە ڕۆکە هەیە. بە تایبەتی ڕۆکە بەهارەکان و بە تایبەتی تریش ڕۆکە پزیشکیەکان. ئەم ڕۆکانە جۆریان زۆرە. هەندێکیان بەهای خۆراکی هەیە وەکو ڕێواز و کەنگر و چاوبازە و لوشە و کارد و گوێبەرخە و زۆر یعنی لەوانەیە بڵێم دەیان ڕۆک بتوانین باسکەین. هەندێکیان ئەمی کە باسمان کرد بەهای خۆراکیان زۆرەواتە خەڵکی ناوچە کوێستانەکان بە تایبەتی لە سەرەتای بەهارە ئایانکەن بە چێشت و بە شۆربا و بە شلە و ئەیخۆن و کۆمەڵێک سوودی باشان پێگات. هەندێکی تر لەم ڕۆکانە سوودی دەرمانیان هەیە وەکو جاترە و گڵۆبەی بوون و هێر و مەریەمیە و ئیتر ڕۆکانی کە زیاتر پونگە و نعنا و ئەمانی کە زیاتر بۆندار و گوڵدارن زیاتر ئەمانە کەمتر وەکو خۆراک و چێشتە خوێن هەڵە گیرێن وشکەکرێنەوە دواتر لە کاتێکی ترا وەکو دەرمانی گیایی بەکاردێن. ئەم ڕۆکانە توانین بڵین لە هەرێمی کوردستانە ئێستا و لە پێشتریشە خەڵک بە ڕێژەیەکی بەرچاو توانیوێتی لە وەرزی بەهارە سوودیان لێ وەربگرێت چ وەکو لایانی خۆراکی چ وەکو لایانی دەرمانی لە هەمان کاتیشە لەبیرمان نەچێت سوودێکی ئابووری زۆریشیان هەیە. بۆ نمونە لەوانێت تۆ لە سەر تاسەری هەرێمی کوردستانە ئەگەر بێت و سیرکەیت ئەگەر نەڵێم هەزاران کەس لەوانەیە بڵێم سەدان کەس سوودێکی ئابووری یان کەڵکێکی ئابووری وەرەگرێت لەم کارە لە کۆکردنەوەی ئەم گیابەهارانە و فرۆشتنی لە ناو شارەکانە. سوودی چوارەمی ئەم ڕۆکانە ئەگەر بەکو بەگشتی باسیکەین سوودی زانستیە. واتە بوونی ئەم جۆرە ڕۆکانە وای لە توێژەری ئێمە کردو بچێت توێژینەوەی لەسەر بکات کە لەوانەیە ئەم هەلو دەرفەتە لە وڵاتێکی تر لە ناوچەیەکی تر تەنانەت لە وەکو عێراقیش بەردەست نەبێت. ئەمە وای کردووە کە بوونی ئەم جۆرایەتێ لە ڕۆکی بەهاری و پزیشکی وای کردووە کە کەڵکی چوارەم بۆ ئێمە فەراهەم بێت کەویشەوەیە ئەنجامدانی توێژینەوەی زانستیە. بەڕاستیم ئەم ڕۆکانە جگەلەوەی کە بە ئەزمموی باوباپیرانمان سەلمێنراوە کە سوودێکی یەکجار زۆریان هەیە
خۆشببختانە ئێستا توێژینەوە زانستەکانیش هەمان شتمان پێڵێن لەوانەیە توێژینەوەکان هەندێک شتمان پێ بڵێن کە ئێمە پێشتر نەمانزانیوە ئەومانزانیوە بۆ نمونە ڕێواز بۆ بڵین بەس بۆ شەکرە باشە یان بەس بۆ هەرس باشە بەڵام کاتێک کە زانست دێت بە دەستێکی ئەمین پێکهاتەی ئەم ڕووەکە شیتاڵە کاتەوە بە ئامێرێکی پێشکەوتووی ورد کە ئەم ڕووەکە لە دەیان و سەدان مادەی چالاک پێکاتەوە مادەی کاریگەر پێکاتەوە ئەمما دانا دەکرێت بۆ پێشگیری یاخود چارەسەر یاخود دەستنیشانکردنی هەندێک نەخۆشی تری سوودی لێ بژێرێت خۆ پێناسەی دەرمانیش هەر ئەوەیە تۆ بتوانانی پێکاتەیەک بدۆزیتەوە یان ڕێگری بکەی لە نەخۆشیەک یان نەخۆشیێکی پێچارە سەرکەی یان دەستنیشانی حاڵەتێکی پێ بکەیت ئەم ڕۆکانە خۆشببختانە کەسە لە کوردستانە هەن و خەڵکێکی زۆر سەرقاڵە بە کڕین و فرۆشتن و لێکردنەوە و شکردنەوەی توانین بڵێن ئەم چوار کەڵکە بۆ ئێمە فەرهەمە هێنن هەم خۆراکی هەم تەندروستی هەم زانستی و هەم ئابوووریەکەشی زۆر باشە کاک جەلال لە هەرێمی کوردستاندا کەش و هەوا ناوچەکان جیاوازی دەبێت لە دروستبوون یاخود داهاتنە دەرەوەی ئەم گیانی لە پێدەشت و لە شاخەکاندا بۆ نمونە ئەم ساڵ سوپاس بەخوا بەفرێکی زۆر باری و بارانێکی باش باری و ئایا ئەمە جیاوازی هەبێت لە ئەو جۆرە گیانی کە ساڵی ڕابردوو لەوانەیە نهاتنە دەرەوە یاخود کەم بوو بن لە ڕێژەکانە لە زۆربوون و لە کەما لە گیای جیاوازترە کاریگەری دەبێت بەڵێ ئەم بابەتە با بڵین بابەتێکی زانستیە بۆ نمونە ئەو ڕووەکانی کە لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستان دەڕوێن بە هیچ شێوازێک لە باشوور ناڕوێن باشووری بڵێن عێراق بوون باسی با بڵین وڵاتی عێراقین بەرمونە کە مەسە لەم وڵاتیین لەوێ هەندێک ڕۆک هەیە بیابانیە لەوێ دەژیت بە هیچ شێوێک بێنە لە کوردستان ناژیت ناتوانێت گەشە بەخۆی بدا بمێنێتەوە کەواتە ئەم ناوچەی تایبەتمەندی خۆی هەیە هەر ڕۆکێک با بڵین فسیۆلۆجی و ئەنەتۆمی و پێکهاتەی خودی ڕووەکەکە و ئەوانیش لە کۆتاییدا وەکو مرۆڤەکان وەکو ئاژەڵەکان لە شانە و خانە و ناوک و کرۆمۆسۆم و جینات پێکاتون ئەو جیناتێ تەحەکوم بۆ ڕۆکەوە کات کە ئەم ڕووەکە خوای گەورە بۆ ئەم کەزووچەوەی دروست کردووە تەنها لەوێ دەتوانێت تەنانەت شتێکی زۆر سەیریاویشەوەی هەندێک ڕۆکێ لە بەرزاییە دەڕوێت ئەگە بینتە نزمایی ناڕێت یعنی هەتا بۆ باسی زۆر جار باسی داربەڕۆ کرێت داربەڕووی ناوچەیەکی بەرز بێنە لە ناوچەیەکی نزما بیڕوێنە ناڕێت ئەوەی ناوچە نزمەکە ینی جیناتەکەی وا خەڵق کراوە کە پێویستی بەوەندە پێ یاخود مەتر بەرزیە لە ئاستی ڕووی دەریاوە کەواتە ئەم ناوچەی ئێمە تایبەتمەندی خۆی هەیە کاتێک ئەم جۆرە ڕووەکانی تیا ئەڕوێت و تیا گەشەکە و بەردەوامیان هەیە بۆی هەزاران ساڵە ماونەتەوە ئەگەر مەقەویماتی مانەوەیانتیانێ بۆ دەمێ بوو لە ناوچوو بوون کەواتە بەپێی خودی ژینگەکە سەرەتای خودی ڕۆکەکە خۆی دواتر ژینگەی دەوروبەرەکەی بەتر بە کەش و هەوا و بە باران و بە تەنانەت خاک و خۆڵەکەشی ئەو ڕۆکەی کە بۆ منە ڕۆکێک لە شوێنێک دەڕوێت ئەو پێکاتەیی کە ڕۆکەکە هەڵگرێتی دواتر پێویستە لە خۆڵەکە بۆی دابین بکرێت ئەگەر دابین نەکرێ ئەو ڕۆکە ئەتۆرێ لەو شوێنە نامێنێت حەز ناکە لە شوێنە گەشە بکە و بەردەوامی بدات کەواتە ئەم ڕۆکانی کە لێرە هەن ڕۆکی خۆڕسکی تەواوی ئەم وڵاتن ڕۆکی تەواوی با بڵێن خۆڕسکی ئەم هەرێمن و بەپێی خودی ڕووەکەکان بەپێی ژینگە و دەوروبەرەکان بەپێ ئەوەی کە با بڵێن تا چەندێک لە بەرزی و نزمی لە ئاستی ڕووی دەریاوە بەپێی زۆر شتی تر کە ئێمە وەکو لە زانستی بایۆلۆجیە یان لە ڕۆگناسیا خوێندومانە کۆمەڵە فاکتەری زۆر هەیە بۆ گەشەکردنی ئەم ڕۆکانە لە وڵاتەیە و مانەوەیان چۆن بتوانین بە باشترین شێوە سوودی وەرگرین ئەوە تا بە سەوزی بخۆین یاخود ئەوە تا وشکی بکەینەوە و باشترین شێواز بۆ هەڵگرتنی ئەم گیانە بۆ ئەوەی خراپ نەبێت ئێمە پرسیارەکە زۆر جوانە بەس ئەبێ بپرسین بڵین چۆن جارە چی بکەین کە ئەم ڕۆکانە بمێنەوە چۆن کارێ بکەین کە ئەم ڕۆکان لە ناو نەچن ئەوە زۆر گرنگە دێمە سەر وەڵامی پرسیارەکە کەواتە ئەگەر خۆڕسکیش بن پەیوەندی بەوەی ئێمە چۆن ئەبێ زۆر ستانداردێکی جیهانی هەیە ئێمە لە با بڵێن لەگەڵ زۆر ڕێکخراوی تراکە دانیشتوین تایبەت بندن بە پاراستی ڕۆک ئەڵێ با بڵێن کەسانی پسپۆڕیان هەیە کە لەگەڵ وڵاتانی دەرەوە با بڵێن کۆنتاکتیان هەیە ئەڵێ ئەو بەربڵاوی کە لە ڕوتانەوەی کەژ و چێ و دۆڵەکانی کوردستانە هەیە
بەداخ وەکو سێکتەرەکانی تر کە لەوانەیە چاودێری لەسەر هاوردەکردنی کاڵا و خۆراک و تازان چینیە لەمەش ئێمە کۆڵەواری مەداخەوە بۆی ئەم پەیامەریەوەگەێنم بووی کە هەم خەڵکی ئێمە هەم لایانی پەیوەندیدار هەموو کەسانەی کە با بڵێن فرۆشیاری ڕۆکانە نەچن کەژوچێوەکانە ڕوتنەوە چاوێکیان لەو کەژوچێوە بێت ئەوە سامانێکی نیشتیمانیە پەیوەندی بە تاکە کەسەوە نییە مڵکی خۆم نییە بڵێم لە خانەکەی خۆماچیەکەم دەنگ بەرزەکەم ئەمە نییە سامانێکی نیشتیمانی پێویستە حکومت بیر لەو کاتەوە کە چۆر ئەمە بپارێز بێت سەرەتا بەپی ستانداردی جیهانی تۆ لە قەتپاڵێک کاکەچی ڕێواز هەڵەکەنی ناکرێتەوە چوار بنجەبینی هەر چواری هەڵکەنیت ناکرێتەوە ئەچی بۆ شوێنێک نگری لێیە با بڵین دەبنجی لێ هەر دەی هەڵکەنیت ئەبێت ئێمە خۆمان هەنی وڵاتەکە خۆمانمان خۆش بێت خۆ کەسێک نایە بە دیار سەرمانە بۆستێت بزانێ مە چیەکەن و چی ناکەین ئەبێ ئەو یعنی خۆشەویستیمان لا دروست بێ بۆ سروشت بۆ ڕوەک کە ئەوانە هۆکاری مانەوەی ئێمەن ئەوانە خۆراکی ئێمەن ئۆکسجین بە ئێمە ئەدەن ئایا ئەوەندە وجدانمان هەبێ کە بە پێی ستانداردی جیهانی لانی کەم بەتر پاڵنەرەکەت ئاینە پاڵنەرەکەت وجدانی خۆتە مرۆڤایەتیە هەر چیەکە شتێکە بێکەوە لە تۆ کە کاکجلال بەچی لە ناوەچێ مرۆڤ چی بکاکە لە ناوەچێ ئەگەر دەستی گەیشتە ژینگیرێکی سروشتی بۆ قازانجی خۆی تێکێدا هەمووی لێ ئەکاتەوە هەر هەمووی ئامادەی ئەو قەتپاڵە هەمووی بڕنێتەوە ئەمە چیە گوڵە بەیبوون کۆکاتەوە ئەمە چیە بۆ ئێستاهانی گیاە خەریکسالما بەداخەوە ینی ئەمانە پێویستە خەڵکی خۆمان وجدانی ئەبێ لە کاتی لێکردنەوەی ئەمڕۆکانە هەمووی لێ نکاتەوە هەندێکی بێڵەرەوە بۆ بنەتۆ زۆر باشە کاک جەلال ئێمە پۆلیسی دارستانوانەمان هەیە وەکو پۆلیس بەڵام ئەمانە توانراوە دانیار سوودی لێ وەربگیرە یاخود تەنها پارێزگاری لە ئاژەڵەکان دەکرێت کە لەو کەژ و کێوانەیە زۆر پۆلیسی دارستان ئەو شوێنانە پارێزگاری لە داربڕینی دارەکان یان کۆمەڵشتی دیگە ئایا بۆ گیابەهاریەکانی ژیان ئەو گیانەی کە مەترسی لە ناوچوونیان هەیە ئەمە بەدیکراوە ئەوی من ئاگدار بم پۆلیسی دارستان زیاتر ئەرکەکانیان ئەوەیە کە خەڵکێک والی بکەن کە ڕاو نەکات یان درەخت نەبرێتەوە ڕاستە لەو بڕۆیان نیم ڕێنماییکی وایان بۆ چوو بێت کە چاودێری خەڵک بکەن کاتێک کەسنە کەژوچێوەکان هەموو ڕۆکێک کاتە پێویستە کار لەسەرەوە پێویستە کار لەسەرەوە بکرێت با بڵین سەوزایی هەریمی کوردستان خۆڕسکی ڕۆکەکان بپارێزرێن ئەمە زۆر زۆر خاڵێکی گرنگ بێت تەنانەت سەمن لە وڵاتانی تر بینیومە کە چوون بۆ هەندێک وڵات پرسیارم کردوتمە ئێوە چۆن سوود لە گیا بەهارەکانتانیان لە ڕۆکە پزیکاندا وەرگرن توێتی ئێمە ئەوانە وەکو مەحمیەوان وەکو شوێنی پارێزراوان هەر کەسێک پێویستی بە ڕۆکێک کە پێویستی بەجاترێ بە نعنایە بە پۆنگەی ئەتوانی بچیت لەگەڵ جوتارێکا کۆنتراکت بکەی بڵێ من ئەم ساڵ ئەوەندە نعنا و پونگە و جاترە و ڕۆزماری مرێت ئەبێ ئەم ڕۆکانە لە خۆڕسکیەوە هەوڵ دەین وەکو چۆن کشت و کاڵ ئەەکەین کشت و کاڵیان بکەین چاندنیان بۆ بکەین یعنی بین لە شوێنێکی ترا من پێداویستێکی خۆم پڕکەمەوە کە داوا لە جوتیارێ بکەم کە ئەوەندە گوڵە بەیبینم بۆ بکات ئەوەندە دوۆنە من بۆ بکات بە ئەو ڕۆکە واز لە سروشتەکە بینین دەستکارینەکەی نێڕوتێنینەوە تەنها ئەوانەی کە خۆراکین بۆ نۆکو کەنگر و بۆ نمونە ئەوانەی جیای خۆراکیەکان لەواچێت لە بیت و لەهەنێ شوێنە نەڕێن بەڵام ئەوی تر ئەبێ ئێمە لێیان کڕێن بەتابەتی ڕۆکە پزیکەکان ئەبێ ستاندارد شێوازی لێکردنەوەکەشی لەوانەیە هۆکار بێ بۆی زۆرێکیان نەمێن یاخود لە ناو بچن بوون هەیە لاێن لە بنەوە ئەم گیایە دەربێنە یان کەمە لە ناوەچێ بەڵێ من باسم کەسە بوومە گیا سالمە خەریکە نەمێنێت لە کوردستانی خۆمانەکە یایەکی زۆر بە نرخە هەندێک ڕۆک هەیە ڕگەکەی بەکاردێت ئەوەی هەموو ڕگەکەی دەرەکات یان چەند بنجێکی لێ هەمووی دەرەکات دەبێت تۆ بیێڕیتەوە یان بۆ نمونە هەندێک ڕۆکی ڕایزۆمەکەیەتی بڕین ڕایزۆم هەر شتێکە با بڵین لە قەدەوە گەشاکاتەوە خودی ڕەگ نییە ئەمانە پێویستە یعنی پارێزگاریان لێ بکرێت بیر لە پارێزگاریکردنی ڕۆکەکە بکەینەوە جارێ ئەو جابیر لێ بکەینەوە کە وەکو دادەوتی چۆن بەکاریان بین ئەوە بڕین خەڵک لەوانەیە حەزی لەم پرسیاریان بێ زیاتر کە چۆن بەکارە بێنێ ئەوەی کیان پێ ناخۆش بێ کە چۆن پارێزگاری لە ڕۆکان کەمە ڕاستی من ئەویانم زیاتر مەبەستەکە ئێمە ئەم ڕۆکانە بەڕاستی ئەگەر پارێزگاریمان لێ کرد دواتر توانین بە باشی ئەگەر پارێزگاریمان لێ کرد ئێمە ئەبنە سەر چاوی زۆر سوود و قازانجی جەستەیی و معریفی بۆ ئێمە بێنە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت کە ئەویشەوەی ئەم ڕۆکانە چۆن لێ بکرێنەوە چۆن سوودیان لێ ببیندرێنەوە چۆن هەڵبژیرێن سێ پرسیاری زۆر جەوهەریە ئەم ڕۆکانە باسمان کرد شێوازی لێکردنەوەیان زۆربیان کە با بڵین باشتر لە بەیانیان یەکا بێت لە دەم و بەیان بێت باشترە بۆی کە تیشکی خۆر نیوەڕۆی گەرم بەری نەکەوێت لە بەروی مادە چالاکەکانی لەوانەیە
بڵاو پێ بکات بەتابەتێکە گوڵێ بێت شتێکی ناسک بێت و پێویستە ڕەچاوی بکرێت و کووتمان هەموو ڕۆکە کە دەرنەکەیت پێویستە بە گوڵەکەیەتی گوڵەکەی بقرتێنە پێویستە بە گەڵاکێتی بقرتێنە یعنی ئێستا هەموو کەرەستەیەکەیە بۆ لێکردنەوەی ڕۆک ئەو دەستکێش و مەقەستی تۆ باشە ئەمە بۆ خۆشت باشە بۆی کە لە درکاویە لە ڕۆکێکی درکاوی لە ڕۆکێکی ژێراوی لە مێشومەگەزێک پارێزراو بیت بیقرتێنە ئەوەی کە پێویستە بیقرتێنە کۆی کەرەوە نەت تۆ لە ڕگەوە ڕۆکێک دەرکەی لەبەر خاتری گوڵەکەی ئەو من بە تاوانێکی زۆر گەورە ێزانم دوای لێکردنەوەی ئەوجا هەندێکیان ئەکرێن بە خۆراکەکە باشترە تۆ بە خۆراکی فرێش پێخۆی بۆ نمونەوەی کە باسمان کرد گێلاخەیە و لوشەیە و گنۆڕە و گەبڵەیە و ڕێوازە و تۆڵەکەی و ئەمانە هەمویان بە شێوازە لە شێوازەکان وەکو تەڕە و سەوزایان وەکو چێشت ئەخورێن بەڵام بەداخەوە من زۆر جار باسەمم کردووە کەنگرەکە خەڵکی ما چێوە ینی کە بە قنگر بەکەبا ئەچێ دیسان جارێکی تر ئەی کوڵێنێ هەتا تڵپی تەڕیتیان نامێنێ ئاوەکەی فڕێدا تڵپەکەی هێڵێتەوە تڵپەکەی هێڵێتەوە کە بەس ڕێشاڵی تایە سوودی تیا نەماوە دێ جارێکی تر سوودێک کاتەوە لەناو ڕۆنێکا و هەر بە داڵغی کەبابەکەوای خۆت کە تۆ لە بەهارایت وەرە ئەم کنگرە بیکوڵێنە بەڵام وەکو شۆربا بیخۆ سوودەکەی لەوەیە کە تۆ بە کوڵاندنێکی کەم بتوانانی سوودی لێ ببین با نمونە یەکدانە باسکەین کە سوودەکانی چەندێکە ئەگەر بێت و بە فرێشی و بە شۆربایی بیخۆی لەگەڵەوەی کە خەسارەی پێ بدەیت بۆم لە تۆ ئێستا با بڕین باسی تۆڵەکە بکەین تۆڵەکە ینی سەرچاوەیەکی باشە بۆ کانزاکان بۆ ڤیتامینەکان ڕیشاڵی باشی تیا بۆ پاکردنەوەی کۆئەندامی هەرس کە تۆ 3 مانگ 6 مانگ لە زستان و پاییزا کەم جوڵاویت خواردن بەسەر خواردنا کەڵەکە کردووە و خوێنجمان بووە لەوانەیە تووشی کەمبوونەوەی کۆمەڵە کانزا و ڤیتامین بێتی ئێستا ئەم تۆڵەگەیە ئەگەر بێت وەک شۆربا یان ئەگەر کەمێ بیکوڵێنیت و زەردی کەیت و دواتر بە شێوازێکی چێشتێکی ئاسایی بیخۆی ئەمە استفادەیەکی زۆرت پێگەێنێ کنگرەکەش بە هەمان شێوە کنگرەکە هەر زۆر سوودی هەیە بۆ شەکرە بۆ پاکردنەوەی کۆئەندامی هەرس بۆ ینی سوودی یەکجار زۆرەکنێت تەنانەت ناوکەکەشی وەکو چەرەسە خورێ بەڵام کاتێک کە سوورەکەوە ئەو سوودی نامێت بڵێم کنگر بە کام شێواز باشترە کە ئەو سوودانەی بمێنێتەوە بیخۆین باشترین شێواز بۆ کنگرەوەیە کە تۆ وەکو شۆربا بیخۆی ئەو لاسکەی کە لەژێر زەوی هەیە بنجەکەی باشە پاکەکرێت وردور دەکرێت بیکوڵێنە ئەگەر ئاوێکی لێ بڕۆژی سەرەتا قینە بەڵام دوای بیکوڵێنە ڕۆن و پیازێکی بۆ سوودکەرەوە ئەگەر بەتابەتی بە زەیتی زەیتون بێت ئەم کنگرە توانین بڵین باشترین دەرمانی جگەرە باشترین خۆراکی جگەرە جگەرێکی ماندوو جگەرێک کە تۆ بەهۆی وەرزی سەرماوە چەند مانگێک کە چالاکیەکانی خوێن بە تەواوەتی ناکات لەوانەیە چۆری لەسەر کەڵەکە بوو بێت لەوانەیە سست بوو بێت لەوانەیە تووشی هەوکردنێک بوو بێت کۆمەڵک مادی چالاکێ لە ناو بنەماڵی کنگرە کە لە خەرشوف و چاوبازە و کنور و ئەمانە هەمویان ئەو بنەماڵە دڕکاویەکە ئەمانە هەمویان کۆمەڵە مادی باشن تیا وەکو سلیمارین کۆمەڵە مادی تری تیا ئەمانە دۆستی جگەرن دۆستی کۆئەندامی هەرسن دۆستی پەنکریاسن تەنانەت ئەڵێ ینی پەنکریاس چالاکە کات بۆی کە ڕێژەیەکی باش لە ئەنسۆلین بڕێژێتە ناو خوێنەوە ئەو کەسانی شەکریان بەرزە شەکریان دابەزێنێت ئەمە زۆر گرنگە ئێمە بیانی بە وەعیەوە بە ڕۆشنبیریەوە تۆ ڕۆکە بەکاربێنە ئەوگە کوجاری جاران بهێنیت و پاشیکەیت و زەردیکەیت و 5 کیلۆکڕی چورەیەکی بخۆیت و 4 کیلۆ کێڵگیری بۆ ساڵێکی تر بۆ زستان بکەیتە مزەمیدە و بیمرێنی کاتە دروست نییە بم شازاڵ بگیرێ دروستە تۆ حەزت لە چێ شتێکە لە چەند مانگێکی ترا بیخۆی بەڵام بەهای خۆراکیەکەی کەمت دێتەوە وەکو کاتە سوودی لێ نابین وەکو فرێش و تازەیەکە سوودی نابین ئەمە بەشێکی گرنگ لە سوودی ڕۆکە بەهارەکان وەکو خۆراک بێت کاتمان دوو دقەیە کاتمان ناوە دەمەوێت دووبارە کۆمەڵی ڕێنمایی منیش مەبەستمەوەڵا بۆ هاوڵاتیانی کە وردە و دەدەچنە پێدەشتەکان و ئەو گیان لێ دەکەنەوە چی بکرێت کە بە شێوازی لە شێوازەکان ئەو گیانە ئەو ڕۆکانە لێ بکەنەوە کە لە ناو نەچن خۆی زۆر گرنگە ئێمە هەر کەسێک لێمە بە هەستکردن بە بەپرسیارەتیەوە بچینە کەژوچەوەکان کە تۆ چی بۆ گەشتێک بۆ نمونە کاچی بۆ لێکردنەوەی ڕۆکەکانیش تەنانەت لەوان ئێستا ببوونی ئەم کێشەی کە ئێستا لە کوردستانە هەیە و درێژەدانی کێشەی ئابووریوانە خەڵکێک پێویست کات کە لەسەر ئەو ڕۆکانە ژێوی ژیانی خۆی دابین کات باشە دواتر دێتەوە لە
لە هەولێر لە بازاری شێخەڵاویان لە سلێمانی لە بەردەکی لای جادەی مەولەوی و ئەوانە دەیفرۆشێ کە چویت بۆ ئەو شوێنە بە ماڵی خۆتی بزانە بیر لێ بکەرەوە کە تۆ ساڵێکی تر چیتەوە بۆ ئەو شوێنە ڕۆک لەکەیتەوە ئەبێت بیپارێزی ینی ستانداردەکە ئەڵێ تۆ چەند بنجێکت بینی هەمووی لێ مەکەرەوە پێویستت بە گوڵ بوو لە ڕێگادەری مەکە پێویستی بە گەڵاکەی و بیقرتێن ئەوانەی کە گوڵ و گڵایان لەوێ با بیقرتێن ئەوەی کە پێویستی بەوەیە کە بە تەواوەتی دەریکا لە ڕێگەوە با لە یەک لە سەرسەی لانی کەم ببێنێتەوە بۆی ئەو ڕێگە جارێکی تر گەشە بکاتەوە و بژێتەوە و زونو بێتەوە ینی پاراستنی کەزووچەوەکان لە ڕووتانەوە لە ئەسڵا ئیشی حکوومەتە ئیشی وەزارەتی کشت و کاڵە ئیشی تەنانەت زانکۆکانە ئیشی ناوەندە زانستیەکانە کە بێن قسەی لەسەر بکەن کە بێن لە سەرەتای بەهارە پێویستە کۆلیژی کشت و کاڵ بێت مەسەڵەن شارەزایان کۆکاتەوە وەرکشۆپ و سیمینار بکاتەوە بۆ خەڵکانی تایبەتمەند و پەیوەندیدار کە چۆن ئەچین بۆ کەزووچەوەکان چی بکەین کە لە داخ تا ئەسەمە نەکراوە ینی ئەوەی کە زۆر پێویستە بکرێ و گرنگە بۆ پاراستنی ژینگەی کوردستان بەگشتی و ڕۆکەکان نەکراوە تا ئێستا بە هیوان کە لەمە دوای شەڵا ببێ بە نەریتێک و ساڵانە بکرێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک جەلال سەید کەریم شارەزا لە یا دەرمانیەکان سپاس کەم دەرفەتت پێوە بەخشی بەخێربێت وەڵە خۆشەویستان سەرجەم بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین سوودتان بینی بێ لەو زانیاریانەی کە ئەمڕۆ لە پامی ڕۆژەوە پێتان ئاشنا بوو هیوادارین هەمیشە لە شتاق و تەندروست و کامەران بوون هەرشاد بن خواتان هیوای تەندروستێکی باش بە هەموو لایەکیشتان شتێکی کەشمان لەوانەیە لە گیاکاندا بیرچوو بێت ئەو کەسانی کە دەچنە پێدەشتەکان ئاگاداری بابەتی مین و ئەو شێوازانە من چکە لە زۆرێک لە پێدەشت و شاخەکان یارییم کوردستان تا ئێستاژەوە بوونیمەوە وە ئاگاداری خۆتان و ئیشاڵڵا هەمیشە تەندروست باش دەبن بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ